من براد بونی همی بخیرات سەرچەوا و سەرسەرا لای فێمە ئەفشەڤە سەر دادگەها دوهی یا زیندانیên siyasiyên devera Behdînaya hêvîdarim hîn lay fême şêr bikin, lay fêman dê accountê min Mekî Amedî de belavekirine û li Tevda Press û li YouTubeê hêvîdarim bejdar bin, şêr bikin, şêr bikin, şêr bikin. Hevalê hêja, hevalê berês hemî bixêr hatin serçava, sersera û layfê Evşeva. û layfê Evşeva Kekê William kerema xwe bûme Kak William eger tu bişî ev ê raportê daniye ser bê zehmet. بەخێربێن بۆ کۆریای باکووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەخێربێن بۆ کۆریای باکوور ئەو شوێنەی کە خەڵک لەسەر نووسینی کۆمنت دەخرێتە زیندانەوە لەسەر دروستکردنی گروپ چات و ئاڵوگۆڕی زانیاری لە ماسنجەردا 6 ساڵ دەبێتە میوانی زیندان. بەخێربێن بۆ ئەو وڵاتەی ئاسایش بۆ کردنەوەی پازوەردی کۆمپیوتەر هەڕەشەی تەعەدا
قد عكرن هذا برين أجر بتبيجين ينشين يوتيوب بردوام صح كده أجرنا ينشين إجداد بين النوم عم بيجين لايف مسج هاي بردوامه يه لايف يه بخش تتبخش كده براد من براد برز بابت معفشبه تایبت سر زندانی هم دبرا بهدینا چارکوان بهدینا بتاتینا زندانی کنش لای مسعودی کرت مسعودی و دادگاهی آوان یا دیو پیر آوهات یکنه که چا پرولشو هر واسا او تهمه و تاوان دانانه پشتوان زندانیا کاشبون هر واسا افشبجی کومکا پرلمانتارا دیبنه مهوانت ما و دی بجدار بن بفيديو بتلفون دكتور غالب عندنا برلمان عراقي كاك سركوت عندنا برلمان عراقي وهروصا دكتور كمال سيد قادر ياسا ناس ومامستاي زانكويل فيينا هروصا سوران عمر اندام برلمان یک کردستانی و کاک عبدالله ملنوری اندام برلمان پیشو یک کردستانی یعنی نزدیکی پیش اندام برلمان افشار بجدار الگلمه و گل کاک دکتر کمال سید قادر و هر بسا امجی شروع بکرنا مر سر بابت زندانیا و دادگاه وان و محکمه وان و نرازی بودن و که این کردستان بینن و چه بی برابر وی حکم ظالم اول سروات دانه ام ده دست پیکه ده حوالت هجا حوالت برس بری ام بچینه سر بابت خو ام حس که این ویدیو اکا کاک شیروانی به حواله بدین کاک شیروانی ویدیو بری نوکه تومار کربو یا کبن بو ام ده نوکه به حواله دین ام حس که این گهداریا ویدیو کاک شیروانی کن کاک ولیم اگر او ویدیو حاضره کاک شیروانی یا کرت وی یا کاکیش که حاضره لبده دا ام هیدی سر بابی سلاوتانێ بە دوێنێ دادگا بڕیاریدا باوکی من بۆ ماوەی 6 ساڵ زیندانی بکرێت بە تاوانی ئەوەی سێخۆڕی کردووە بۆ وڵاتانی دەرەوە گەر باوکی من سێخۆڕی کردووە بۆ وڵاتانی دەرەوە ئێمە لە کۆشک و تەلارەکاندا دەژیان و نەدەهاتین بۆ بەخێوکردنی ئەم پەلەوەرانە و بۆ بژێوی ژیانی خۆمان و هەروەها داوا دەکەم لە دادگا پاشگێز بێتەوە لەو بڕیاری کە داویەتی و باوکی من چەکدار نییە تەنانەت یەک جاریش باوکی من چەکی نەگرتوۆتە دەست خۆی ئەوەی چەکدار بێت و مافیا بێت و هەر دزێک بێت ئێوە نەک باوکی من بله شاهین بله شهباز هینه ابنانك حلال شيرة ديككا يا نشتمان پرور هینه مزن بن هین كورت كسكينا سوزت دمها وكو سر كده بي ولاتي بي شروجت بهدا دي روجا كيت شيروان حوالت بي دبي ملتي ربابا دي روجا كيت شيروان سر كده بي ولاتي اياس كرمه هاريوانا افغانجه تاتي نزيداني كرنج بلكو اوان يخو كريا قرباني بو بي ولاتي افا يخبطت كم آزاد كرنا بي ملتي بوشناف برنا بان ظالما راست شاهين دز وخائن وسيخور مسعود وكريت فينا وكسي دينا حوالت هجا حوالت برس او زنداني او تاتينا قلت لي هل بد تهمة وان قالك خالبون ايكشوان او جروب شتي مهي از بيرات بجمع اركسكي او بيسردمي فيسبوك من و اكاونت من بري دو مرحلة بون مرحلة ايكي عندك هاكر جهاني اينا بون هابونتنا في انترنت خمنا مالي دا و او فيسبوك ها دادزي مرحلة دوه تسليمي پاراستنه کربو و هنده کسی دی کربون ام زانين كينا وام دجمنه ما شرع ما تكت يعني ام شرع دجمنه كيت كين يعني معقول نا دجمنه ما دستهم ما بوتيتن او يدي شرع حقتن طبعا اف جروب شاتا او ما هي او اف حوالت ما زنداني سراتي نقدتنه او جروب شات شميجا ما هي وما صحبات خويت عادية تذكرين ما رحنا وضعيا كلي ما بوشونت خويت قوتين ما
عمل سر خلقه کی آخفتین عمل تقییم خلقی بمکری تقییم کسا ما کری دیرچون مید کرین کاره که روزا موانی کاره که چارک وانی میکنی ما چه تشتید دیجیسای جهانی نکریده بگو خمامه و کار ما جبو هندی بکو ام چابشین دی بلتی رزگار که جبه ظلمه اما اف دنگید برین و اف تشتید برین یدگینه بلگل سر حوالت ما او کنین هرچند مسرور بارزانی مسرور سیخور کنگره روزا موانی دا گود اوا پلان دانای بو کشتنا فلانی و فیستانی و قنصلخانه همی درکتن درو همی راسی درکتن اگر ایک دنگی ما اوید نو که او بلاوت کن برکاسی خورن خویت پاراسنه بلاوت کن و خو بلاوت کریم اگر ایک دنگی ما دیت وان که ما پلانک بو کشتنا یکی دانا بیتن بلا بلاوت کن بوشی المحکمه ندان مسرور بارزانی که دنگیت ما اوید ما پلان دانای که قنصل یا پخیرین ها بوشی ندادن او دنگیت ما داناین او نقاشاتن اوید هر کسک مالا خودات کرد او دنگن او نقاشن او بوشون اول سر تلویزیونت همین حزبات هنا بالا بکرم شبوش مش بذات نبینه جبرکو ام نخائنیم ام نتقدریم ام کرد پروریم ام یه مملت گید کین ام داخاز آزاد کنا بی ملتیت کین ما جاسوسی نکرد یا بو هیچ دستگاهی که جاسوسی جهانه هوا بوشی نلدان او دنگ محکمه دار هوا بوشی اینا بالا بکن ولی هوا سیخرت بخوب کلی گیتین هوا مجموعه که سیخرت کلی گیتین هر شف چون بیش دگت ما بالا بکن دیوارین کرم کن و دنگا بالا بکن هوا ما سیخوری کری بو دستگاه جاسوسی هیچ بو بالا بکن ام صحبتك عادی ما بخوب کردید ام چند کسک بخوب آخدین ما گفتگو اکثر بابتی که سیاسی کردیدن این چند بالا بکن نه ام جه شرم کن و نه افت تهمتك تو محکمه نکو که داری البته دسته خایناش تهمت ها بو هرچنده که شیروان مگلک جرا آگادا کرد بو کسک دو کس لیزی کتنت خائنن او کسی گروپ چتت مدا همین نکاجیت موجودن اول زندانه و زندانه و اوش در ولاج در بولاد اول توی گروپ شدیدا کسی خیانت نکرده بس که شیروانی پیوندی گل هنده که همو خیانت آلی کری ایکشوان ناوی ارداله نکایت زاخو کرب کن افنه اول ایکشوان جاسوسای اول چوی 2011 چوی شهدهید سر شیروانی وادای و کو مکا دروا بو واکری کو مکا دروا بو پاراستن آسایش آکری کو اوان گروه چکدار تین و اوان پلانا کشتن مسعود بارزانی آدایی مسعود بارزانی دیتا دادگاهی کرن دادگاه گل دا پارزگار دوی که دیتا دادگاهی کرن دادگاه گل دا کار منه او همچین اختیارات سیاسی بکین ترور بکین ترور و اختیالات شول پاراسل پارتیا و ایک شما سیخورا بو او سیخوری سر شیروانیت کل کلستانه ده جا شیروانی بریا مالا خو نان شیروانی خالی مالاوی رابیل مالاوی رونشتی نانوی خالی سیخوری وال سر کلی او ایک شوایا ایکی دشی هی بس ام دوکت وی فتره ده امشکرا نکن بجا کمک و سیخورا سرمایه شور کری هتک شد باید بری نو کجی اوت کرد بس اوت اشته هی بلا بینن بچین محکمه نوالا بکن بلا بین از حالتک آلمان بلا بین در محکمه آلمانی بین اوی ویا کار تیروریستی بکن بلا اشکرا کن بلا بین او اما گودی ام صد جراده بشی نه بشرمه جد کن نه بجد ترسین او ما گودی او نوید ابتلاید خدا بحث کن اتواد 400 ساعت اطلاق دم گوتید اما بحثه ندید که يعني معقولة تو ايكي 6 سال حكم كي كوبوي $200 اوروبا شبل يعني معقولة تو ايكي زنداني كي 6 سال بيجتا تلفونك بتاعتي انت ابد فيردا هميا الكردستان هميا کیا گروپ چت نبن کیا گل مروبت خو حواله خو گروپ چت نبن هر تشتکی بيجيت يا بريفات
یه خصوصی یه شخصی وادو که بلگه و تو به بیجی این سیخورن این تروریستن این تکدرن البته او محکمه او واکلی محکمه که زورا لاواز بو اصلا همیتش بس محکمه نبو همیتش بس محکمه نبو اگر ویدیو که شیروانی حاضر است حس کم تو لب دکاک رجدر اگر حاضره کاک ویلیام اگر نه از دش مسر محکمه طبعا محکمه بوده دسته دادگاه جنایی یا سه دسته دادگاه جنایی الهوليري طبعا سه حاكمه بيكتاد يك تهجمي بارتي وباراستن لسر شخصيتي من اما لسر يكويتوا اما هالشونيك نيه اما واقعته من تهديد بقوة ناكم من تهديد بقوة دكم كبروان بها يكسر ملفي تاشكندي مالا مصطفى هل دموا ملفي شعبان شالي هل دموا ملفي مسرور بارزاني هل دموا هر چی شتێک هەیە لە قالبی قانونیدا لە قالبی ئەعلامیدا بۆیە ئاگاداری ئەم دەستگانە شەرعیە دەکەمەوە دەست بۆ من درێژ نەکە ئەگەرنە ئەوەنە پەشیمانیان ئەکەمەوە چونکە من قەزەی مردن ومان بۆ من قەزەیەک نییە هەڵچۆنێک نییە ئەمە وەڵامێکی واقعی ئەوانە کوردستان 24 دەستگای پاراستن ئەجەنداکانی یەک بەست نزیکی من بن دەیان دۆنم دەچمە بن قاچی ئێوە ڕەگ و ڕیشالی ئێوە دەردێنم بنە ماڵی بارزانی جاوەریا بن لەگەڵ من تێکەڵ نەبن هەر شتێکتان هەیە لە چوارچێوەی مانتق دیالۆگ هەر شتێک بێ بەسەرچاو مەجالی مناقشە هەیە مەجالی هەر شتێک هەیە ئەوەتە من لە جەرگی زۆنی ئەوەی پێ دەڵێن زۆنی زەرد لێرە لەوەش بیرکەنەوە ڕۆژێک دەچم بۆ سلێمانی لەوێ کەمپین ڕابگەینم دوور بکەمەوە لەو مەملەکەتە نەخێر زۆر تەنگاوم کەن لە بارزان کەمپین دەکەم لە مەسیف کەمپین دەکەم لە جەرگی بادینان کەمپین دەکەم جا بۆیە ئەوە کۆمەڵی ئازم بۆ هاتووە ئەلاساسین هین بێ من شێروانم تێگەی من کەسی تر نیم من نەو شێروانیش نیم من کەیێنێنیش نیم بکەمە بەرمجاملات من شاسواریش نیم بە تەلەفۆن بەرنامە ڕاگرم من شێروانم هەرچیتان پێ بکرێ بەرامبەر من بیکەن بەڵام دەست بۆ شتی ناشەرعی ببەن پەشیمانتان ناکەمەوە ئەبێ پەنجەی خۆتان بگەزن هەر بژیت کاک شێروانی هەر بژیت شێرە بەهدینان هەر بژیت سەرۆکیە کوردستانێ هەر بژیت ئەس بێرە بێژمە کاک شێروانی و هەواڵێت توێ زیندانی هەمیەدا کاک شێروان ئەو هەرەشێت دەروا کرین ئەو گونێت دەروا کرین صدي حفتي حشتي بنرجع إناين ومن هر اشتوال هر اشتوال بنقول هش طايت ماين أمد بردوامين سرويس وزا مدرائي كودو أمد بردوامين سرويس وزا مدرائي كودو أمد بردوامين تازا ترسنما حوالة تجا حوالة برز مگره جاره گوتی شورش به قربانی نابید آزادی به قربانی نابید تدبیر تو آزاد بجی تدبیر تو کرامت بجی تدبیر تو قربانی اول سر به دستالاته افضل مثل به دستالاته او صاب صناعی به دستالاته نابردن او صاب صناعی با بیت نفت نادن خلقی تبید گروف قربانی بدت تبید گروف شهید هبن بریندار هبن زندانی هبن برتی هبن هر اشتاک هبیتن آزادی به نرخ نابیدن وجه اوه بیجن فلان کس ها گرتنی خوب بیدن که طبعا تبید اوه بیتا گرتنی یعنی اگر ام قربانیان ندهین ام آزاد نابین اگر ام قربانیان ندهین ده مسعود و کرت خوب بنا حاکم حتی سر بدت من تبید ام خباطه بکن تبید ام تکوشانه بکن تبید ام برخودانه بکن برخودان اساسه ام تبید خو هشیار کن مجی خو هشیار کن نشین دست بخباطه بکن ام نشین بردوامی بخباطه بکن شوانی و اول ما مستوى همیا اول چارگان همیا اف خباطه نراستید اف خباطه دا بردوامید از قدر نمیهین خو عاجز کن ام تبید زور طبیعی من مسئله دا ام زور طبیعی ورگرین
دي قرتن هبید دي کشتن هبید 300 شهید میدان در برابر دینا هفت سال 1991 وره 327 شهید میدان سال 1991 وره ممكن ما صد كاس زندان بلا مش هيدا ديجا يا جريك ام بخبطات بردام بين ام خورزگار كين ام وان طاغوتا لادين ام ملاتك آزاد آوا كين ملاتك بيتن كو مروبيا كورتي دا يسر برن بيت يسر برز بيتن ام وانا كين ام هرك فوتا سر بلدية دي وهرك بيج ما مشولة بيا بلو يدي باغ بيتن ام دمينا بالظلم بيا ام دمينا بالظلم بيا اما مكيني خباتك مدني بيحضانوك او حوالت مكيني خباتك مدني بيا يا سياسي بيا ما خباتك شكداري نكديا ما باورجي خباتك شكداري ند ادوي مرحلة دا همي خباتك سياسيت كين خباتك هزريت كين شورشك هزريت كين خلقي خوشيات كين اما قندلا رسوات كين اما طالنجا رسوات كين اما خائنا اما رسوات كين اما شهمزات كين تفهم نفش يعني خلقي معني بظاني كاكينا ابا افمنو باكينا حكميتات كان باكراوند ديوا چي تشتن اول تجا اول برس مكومه كو مهوان افشباهي لو ما ازم كنت اظن اگر كاك رجدر مهوان ايكي آماده بيت تو ملب دي سپاسياتت كين مهوان تجا مهوان برس لو كده ام كسي كدي مهوان كيسر كيسا دادگاهی کرنا چالکوان بهدینا او جدی کسی که برنیاسه دکتر کمال سید قادر الویانایه دکتر کمال تو گلک خیراتی بسرچاو اتو شکی لو قربانیانه که حکم دراوی اشکرجه دراوی زوشتی خرابی تو کردوها دتوانی با کرتی باسی اوشتی کنانه که لگل تو کراوا و براوردی که لگل امانه که استکرا برامبر چالکوانانی بهدینا زۆر سپاسان دەکەم پێشتر من دەبێ شتێک ڕاست کەمەوە بەڕاستی گرتنی من زۆر جیا بوو لەبەر ئەوەی من بەسەراحەت قسە دەکەم لەبەرم پشتم هەبوو ئەمریکیەکان لە پشتم بوون ئەوان نە پارتی نە بارزانی نەپاراستن حەدی نەبوو پەنجە لە من ڕاستکاتەوە من ئەشکەنجە بدا من بگری من بە پێچەوانەوە 6 مانگ لە بارگای پاراستن وەکو چاودێر بووم لە سەریان لە زیندانیش نەبووم بۆیە من ئێستا دەتوانم پێتان بڵێم ئەو دادگاییکردنە چۆنە لێکۆڵینەوە چۆنە بە چنە عەدالەتێک بەڕێوە دەچی من ئەوەتان توان پچکە من شایدم لەسەریان من هەموم دەدیت چی دەکرا لە بەشی ئیداری بووم من لە زیندان نەبووم شەو ڕۆژ دەمدیت چی دەکرا لەژێر حیمایە ئەمریکیەکان سەراحەتە خۆشیان دەزان پاراستن بۆیە ئەمن دەتانم پێتان بڵێم ئەو دانپیادەنانە چۆن وەردەگیرێ چۆن دادگایی دەکرێن چونکە تەنها من دەمزانی و ماڵی بازین دەیانزێک هیچیان پێ ناکرێت دادوەرەکان ئەوانەی دادگای منیان دەکەن نیان دەزانن چی هەیە لە پشت مەوزوعەکە ئەوان وان دەزان منیش بێکەسم بۆیە من دەتان پێت بڕم ئەو دەرگایکردنە چۆنە فەرموون باشە دکتۆر یعنی ئەتوو کە لە هەردەم ساوە چوویتە کوردستان زانیت دەگیرێ یا کە تویان گرت بە تویان وت چی یعنی وەک میوانێک بینە پاراستن با سەراحەتەکەت پێ چۆنە قەزیەیەک هەیە قەزیەکی مخابەراتی هەیە لە ڤێننا کاتی خۆی لە ساڵی هەشتاکان مەسعود بارزانی و پیرۆز ئەحمەد ئیشیان دەکرد بۆ مخابراتی رووسی ئەمری ئاگادارم لە پارەوەگرتنیان لە کارکردنیان بەڵگەم لایە لەسەریان و ئەمریکیەکان دەزانن سیایەژەوە دەزانیتن لەوانەیە لە ڕێگای کەسێکەوە ڕێگای من یان لێکم خۆم دووزار لە ئەمریکا بوویمە بۆ معلوماتت بۆیە کە من چوومەوە دەمزانی حسابی ئەوم کردبوو کە مەسعود بارزانی و پیرۆز ئەحمەد لەسەر قەزیە مخابراتی خۆیان من بگرم بمکوژن من بەڵام نەدەترسم چکە هیچیان پێ ناکرێ ئەمریکیەکان بەڵا دەست بوون بۆیە کە ئەو شەوەی منیان ڕفاند لە سەعات 10 شەو بوو چێ بوو شوان حەسۆ میرخان کاتی خۆی قوتابی من بوو لە کۆلێژی یاسا من مامۆستا بووم لە کۆلێژ یاسا هەولێر تەلەفۆنی کرد وتی مامۆستا حەز دەکەم بەیەکەوە قاوەیەک بخۆینەوە من لام هیچ شتێکی هین نەبوو ئاسایی بوو چووم دوایی مەفرەزەیەکی هین لەگەڵ خۆی هێنابوو هێزی بارزان لەگەڵ خۆی هێنابوو پاشان ئەو خۆی ڕۆی لە من جیابەوە ئەوان منیان ڕفاند بەڵام من تێک نەچۆم دەمزانی هیچ نییە بەو شەوە منیان لە ژوورێک داخل ژوورێکی ئیداری نان بردمە زیندان بە تەمای ئەوەی فرسەتێک هەڵکەوی ئیتر بێسەر و شوێنم بکەن هەفتی بەیانی ئەوە هەموو خۆیان دەزانن بارزان قەساب دەزانی هێرشەڕەش دەزانی
ئەفسەرێکی سیایی ئەمریکی لە هەولێر هاتە شوێنەکە هات سەیری شوێنەکەی منی کرد و ڕۆی پاش ئەوە جەماعەتی پاراستن هەموو ڕووخان کەوتن هاتن دەستیان بە ماساوکردن کرد بە پاڕانەوە کرد ئەمە هەڵەیەکمان کردو چی بکەین لە پاش ئەوە من ترسم نەمازانیم دەرسم لێرەوە ئەو جامۆزوعەکە دەست پێ دەکا منیان نەبردە زنجان نیان دەتوانی من بوومە شاید لەسەر هەم تاوانەکانیان چیان دەکرد من دەمدیت چۆن ئێواران مەسەلەن ژن و خوشک و کەسوکاری زنانیەکانیان دەهێنا بە ناوی ئەوەی سەردانیان بکەن دەیان برد لە زیندان لەوێ دەستدرێژی شتێکیان دەکردنە سەری بە گریان و لە خۆداوان و قوربەسەر و دەهاتنە دەرەوە دەیان زیڕاند ئاسایشەکان بەمنیان دەگۆپار دەیان گۆەوە دەستدرێژەکان دەکرد سەری ئەوجە بۆ باس دەکەم ئەو مەسەلە زۆربەی هەرە زۆری دان پێدانانەکان ئەوانەی حکم دەدران لە ڕێگای ئەشکەنجەدان لە ڕێگای دەستدرێژی شێکسی بوو بۆ سەر ژن و خوشک و داشیان و بەسەر خۆشیان بۆ سەر پیاوەکان ئەوجە بۆیە ئەمن لەگەڵ ڕێس و ئیحترامم بۆ زیندانیانی بادینان خوشک و ژنی ئەوان خوشکی منن بەڵام دڵنیابن هەر هەموودان پێدانانەکان لە ڕێگای هەڕەشەی دەستدرێژی شێکسی بووە ئەوە کە یەکیان زۆر ئازایە کە شێروان شێروانی کە فەخری پێوە دەکەم بە ئازایانە چوە ناو چاوی دادوەرگوتی ئەوە مەسەلەکەیە ئەو ڕاست دەکات لە هەمیان هینترە ئازاتر بۆ قسەکەی کرد خۆی ئەوە واقعەکەیە ئەو دان پیادەنانانە هیچی وە نییە هەمووی لە ڕێگای هەڕەشەی شێکسی و ئەشکەنجەدان و چی خراپە هەیە لەگەڵیان کردن بۆی دان پێدان کرایە بەڵێ بەڵێ خۆ کاک شێروان دەبێت لە محکەمە گوت دادوەرە هەڕەشە هەردوو ئازایە لە مکری دوو جارێک دادوەری بەڵێ ئازا و مەردە بەڵێ کاک دکتۆر جەنابەت وەک ڕاوێژکارێکی یاسایی لە ڤیانە و مامۆستای زانکۆی لە ڤیانە ئەو لە ڕووی یاساییەوە ئەو محکەمەی دوێنێ چوو دەبینی چی بە ئەو محکەمەیە زانە شتانداتی نێودوڵەتی هەیە پێوەری نێودوڵەتی هەیە بۆ دادگایکردنی دادپەروەرانە لە هەرسێ قۆناغ لە قۆناغی تۆمارکردنی داوا و ئاگادارکردنەوە و دەستگیرکردن ئەگە دەستگیرکردنی تیابی تەوقیف دەست بەسەرکردن قۆناغی لێکۆڵینەوە و قۆناغی دادگایکردن لە ئەو دادگایکردنانەی سیاسی هەرێمی کوردستان هەر سێ قۆناغی بە گوێرەی پێوەری نێودەوڵەتی سفر لەسەر سفرە ئەوانە نەرگیراون فڕێنراون هەر هەمیان فڕێنراون لە ماڵ فڕێنراون لە شوێنی تر فڕێنراون لە لێکۆڵینەوە قۆناغی لێکۆڵینەوە ڕێگایان پێ نەدراوە پارێزەر ئامادە بێت کەچی بە گوێرەی یاسای هەرێمی کوردستان دەبوایە پارێزەر ئامادە بی لە ڕێگای ئەشکەنجە و هەڕەشە لەسەر خێزانیان و دایک و خوشتیان پێدەنیان لێوەگرتوون دادگایکردنەکەش دادگای سڵح حزبیە ئەو دادوەرانە هەر هەمیان موچە خۆری حزبینە سەر بە دەستگا مخابراتەکانن من خۆم شایدم کە چۆنە بۆ نمونە چۆن منیان دادگایی کرد من دەمزانی هیچیان پێ ناکرێت بەڵام حاکم ئیسماعیل دادوەری ئاسایش بوو ئەو نەیدەزانی کەوا شتەکە هینە هیچی پێ ناکرێت وای دەزانی ڕاستیە منیش بێکەسم منیان بەیانیەکی هەشتی بەیانی بەمیان لەگۆ دادگایکردنە بارزان قەساب هات کە هینە سەرۆکی بەشی حرەکاتی پاراستنە وتی کاکە دکتۆر تو ئازاد کرای سەرۆک بارزانی تازە نامەی بۆ ئێمە ناردیە با بڕۆینە لای دادوەر بەس ئەوەندە تەوقیعی بکە ئەمن لەگەڵیان چووم لەوێ دەبینم چێ حاکم ئیسماعیل دانیشتووە چەند کەسێکی تر دانیشتوم پیرێژنێکی قۆتر دانیشت بوو گوتی من داواکاری گشتیم دووسێ کەسی تر دانیشت بوو کوڕێکی حاکم ئیسماعیلیش دانیشت بوو دەبینم دەستیان بەهین کرد حاکم ئیسماعیل گوتی تۆ هین کردووە بوختانت بە مەسعود بارزانی و پیرۆز ئەحمەد کردووە گوتی جاسوسی ڕووسین جگە لەوەش کابرایش کە لێوە دانیشت بوو گوتی من پارێزەری مەسعود بارزانیم تۆ گوتیت مەسعود بارزانی گەوادا پاش 5 دقا حاکم ئیسماعیل نامەکی بۆ هات نامەک کابرای هات نامەکی بۆ هینە نامەکەی کردەوە حاکم ئیسماعیل پێکشو ئەمن حاکم ئیسماعیلم دەناسی پێشتر مامۆستای زانکۆ بووم لە هەولێر لە بەشی یاسا دەهاتە لام سەیدی منی کرد گوتی بۆ تووشی ئەو مشکلات کردن بۆ هاتیتەوە ئەوە دیاربوو نامەکەی فڕێدا لەسەر مێزەکە پاش 5 دقا دەستی بەهین کرد گوتی ئەوە 30 ساڵ حکومم دای بڕۆ بۆ ئەو تووشی ئەو مشکلات کرد لەو نامەسای خۆشە هاتیتەوە ئەوە حکومەکەی من بوو کە چوومەوە تەبعاً هیچیان پێ نەدەکرا پاش دوو ڕۆژ ئەمن بارزان قەساب هات گوتی لێمان ببوورە ئەوە هین ئێمە نییە بەڕاستی بەدەست ئێمە نیە تون بردە ئەوێ ئەم جوانە پێوتم
چی دەتەوێت بکە حەز دەکەی وەرە بڕۆ دەرێ بۆ خۆت پیاسە بکە گوتم باشە چوومە ناو بازاڕی هەولێر 30 ساڵ حکم درایمە ئاساییشەکەم بە مەدەنی لە یەک دەمانچە پیاسەم کردە ناو هەولێر چەند دیتیە حاکم ئیسماعیلم دیتیە گوتم کاک حاکم چۆنی واقعی وڕما نەینات گوتم ئەی من دەناسی چێمە دوای ئەوە منی ناسیەوە بەسیر کە ئەو مەهزەلەیە منی 30 ساڵ حکم داوە من 2 ڕۆژ پاشتر لە بازار دەیبینم شەڕی پێ دەفرۆشم دوای تەلەفۆنی بۆ پاراستن کردێ بۆ ئاسایش دەرێ ئەو کابرایە چییە هەڕەشەم لێ دەکات لە بازاڕە ئێوە 30 ساڵ حکم داوە ئەوە مەهزەلەی حکم و دادوەری کوردستانە کاچی من کەست نەبی 20 ساڵ لە ژۆرت دەکەن خەڵکیان لە ژۆرێک کردووە بەبێ هیچ بەڵگەیەک 20 ساڵ موعەبەد ئێستاش لە ژوورەوەیە ئەوەی بێکەسە ئەوە مەهزەلەیە کاکە بەڵێ دکتۆر پرسیارێکا دیت بێنەدا ئەو دادگەیکردنەوەوان دوی هاتێکردنەوە ئەو بڕیار سەرداریتان هەمیشتە تەمیزێ تو وەکی یاسە ڕاستێک یان تە تەجروبەک هەی ئەوروپا تە گەلک سکالا و تشتێک سەر بەرپرسێت پارتیکین و کەسێت بنە ماڵە بارزانî ئایا ئەم شێن کەی سێڤان ببینە مەحکەمەکە ئەوروپی یان ئەم نەشێن ڕێیا قانونی بە ئەم شێن یان ئەم نەشێن محکەمەکە ناخۆی بەڵام شێوازی گرتنەکە و لێکۆڵینەوەکە بە ئەشکەنجەدان بووە ئەوە تاوانێکی نێودەوڵەتی لە هەرە تاوانە گەورەکانە ئەشکەنجەدان و هەڕەشەکردن بە دەستدرێژی شەکسی بۆ خەزانەکانی ئەوە دەتوانین لە هەر وڵاتێک بیکەیت لە هەر وڵاتێک کە پێدەرن یونیڤەرسەل جوریسدیکشن یعنی اختصاص نێودەوڵەتی هەیە دەتوانین لە نەمسا بیکەین لە ئەڵمانیا بیکەین لە بەڵجیکا لە هەر شوێنێک بیکەین ئەوەیان زۆر گرنگە زۆر گرنگە ئەوەی تر بڕیارەکەی دادگا بە خۆی ئەو کاتە کە ئەنەما نەل ئەنڤۆید یعنی سفر لەسەر سفرە چونکە قۆناغی لە کۆڵینەوە قۆناغی گرتن قۆناغی بیدایی تاوانێک بۆ دژی نێودەوڵەتی ئەوە دەتوانین بکەیت دکتۆر یان لە پێشچاو ئەو هەموو خەڵکێک کە ئێستا سەیرت دەکات ئەتوو وەک خۆت وەک شەخص ئامادەی ئەو کەیسە بژوڵی لە لەمسەیان ئامادەنی یان ئەیکەی یان نایکەی من هەل نەکرد لە نەمسا لە هەر وڵاتێک کە اختصاصی دانی بە یونیڤەرسەل جوریسدیکشن نابی دەیکەم و پێشتر تا ئێستا 30 داواشم تۆمار کردووە خەڵک سزادراوە نەکە لەسەر پارتی دەبێم و ڕاستکەمەوە لەسەر مەسوولەکانی یەکێتیش ئەوەتە لە نەمسا 12یان سزادران نەکەر ئەوان من کاتی خۆی کە ئێستا خۆپیشاندەرەکان کوژران لە سلێمانی من هەردوو سەرۆکی هاوسەرۆکی یەکێتی ماگەدار کردەوە کە داوان تۆمار دەکەم لە بەریتانیا چونکە هیدن ناسنامەی بەریتانیان هەیە جا لێرەش ئەمە چی دەتوانین چی بکەین چێ مەسئولە لەوە دەسەڵاتی جێبەجێکردن لە گرتنیان ئەوە چێە مەسئول بارزانیە نەچیروان بارزانیە ئەمە دەتوانین وەزیری ناوخۆیە دەتوانین داوا لەسەر ئەوان تۆمار بکەین بە تۆمەتی ئەشکەنجەدان واتە پێشەلکردنی قورسی یاسای نێودەوڵەتی ئەوە دەتوانین بکەین بەڵێ ئەی زرار هەرکی کە حاکمی دوێنێ بوو ئەو حاکمە زرار هەرکی ئەتوو لە ڕێی یاساییەوە چی دەتوانی بیکە بەرامبەر ئەم کەسە لە چارچەوەی عێراقدا لە چارچەوەی ئەوروپادا ئەم کابرایە حاکمە سوێندی خواردووە دوێنێ خەڵکە بووە ئەوانەی لە محکەمە کراون پێیان وتووە ئەمە دەنگی ئێمە نییە ئەوی وتی قەیناکە دوای بڕیاردان گوێ لێ دەگرین دوای بڕیاردان گوێ لە دەنگ دەگری حاکم یعنی ئەمە چ حاکمێکە یعنی ئەم قەزیەی زرار هەرکیە کە کەسێکی پاراستنە و کردیانە بە حاکم و بە فیتی مەسئول بارزانی ئیش دەکە چی دەڵێ بۆ یاو جا پێت برێم ئەمن بڕیارەکانی حاکم چۆن دەرچی لە قەزایە سیاسی لە قەزایەتر جیایە ئەوانە پێشتر بڕیارەکە دەدرێ پێیان ڕادەگەێنرێ ئەوانە تەنها ڕای دەگەێنن یعنی ئەو بڕیارە پێشتر لە سەرکردایەتی حزب دەرچووە بە تایبەتی لە چێ دەدەچی لە سەرۆکی پارتی لە مەسعود بارزانی دەدەچی لە سەرۆکی حکومەت لە سەرۆکی هەرێمی ئێستا دەردەچی ئەوانە تەنها بڕیارەکە ڕادەگەین هیچیان لەدەست نییە بەڵام ئەوەی دەتوانرێت بکرێ لە دەرەوە ئەگەر بێت و ئەو دادوەرە لە شوێنێک دیار بیکەوە سەردانێکی ئەوروپا دەکات دەتوانین یەکسەر داوا لەسەر تۆمار بکەین بە تۆمەتی هاوبەشبوون لە تاوانێکی نێودەوڵەتی کە ئەشکەنجەدانە چونکە ئەو چی کردیە ئاسانکاری کردیە بۆ ئەشکەنجەدانە ئەو شێروان پێی بوو گوتی کاکە ئەوە هەڕەشەی واکرایە لەگەڵ ئەوەشە ئینی کرد چاپۆشی لێکرد ئەوە دەتوانین بکەین بەرامبەر
يعني اما دتوانين ليرا ياساي بريغا ياسا تو سكالا لسر زرار هركي بكن كبشك لو تاوانا دتوانين هر دمك بي خستا ولاتك لوانك سروريا صاحب بون مولا يشتي اوروبا یان امریکا ما یان بریتانیا شرکت اروپا دەتوانین داوای لەسەر تۆمارکەین بە تۆمەتی ئاسانکاری بۆ ئەشکەنجەدان کەوا تاوانێکی قورسی لێ دەوڵەتیە ئەوە دەتوانین بکەین. بەڵێ دەست خۆش. دکتۆر کەمال طبعا هەر دادوەرەکە نەبوو کە ڕۆڵێکی زۆر خراپی هێنا بەڵکو داواکاری گشتی وەک پۆلیسێک و ئاسایشە قسەیان دەکرد وەک کەسانێک هەر ئەوە بوو جوێن نەدەن جوێنیان ماوو نەداوە هەموو شتێکیان و بە تایبەتی کەسێکە ژنێکە ناوی ناسک بەرزنجی داواکاری گشتی جێگری داواکاری گشتیە و هەروەها هەریڤان مستەفا زەنگەنەکە کوڕە بەعسیەک بوو باوکیشی بەعسی بوو ئەمانە وەک دەستگای پاراستن قسەیان دەکرد و نوێنەری پاراستنیش لە مەحکەمە بوو هەڕەشەی لە پارێزەرەکانی کردووە هەڕەشەی کردو لەناو مەحکەمە و حاکم بێدەنگ بووە. ئەم کەسانە ئایا دەتوانین هەریڤان مستەفا و ناسک بەرزنجی هەمان شت سکاڵا لەسەر توماکەین یان نا؟ هەمان حسابی ئەو دادوەرەیان بە ناو دادوەرەیان بۆ دەکرێت. بەڵێ هەردەمەک بێنێ دەرەوە هەمووی دەبێتە موساهیم کۆنتریبیوتە ئاسانکاریان بۆ ئەشکەنجەدان کردووە چونکە ئەگەر ئەو کەسەی ئەشکەنجە دەدات دڵنیا نەبێت لەوەی لە دادگا ئاسانکاریەکەی بۆ دەکرێت ئەو ئەشکەنجە نادات ئەوانە نەدەبایە قبوڵیکەن نەدەبایە ئەو دەرئەنجامە دامپێدانە قبولکەن کەواتە بوونە چی بوونە شەریک بوونە هاوبەش لە ئەشکەنجەدان. هەر یەک لەوانە پێ لە یەکێتی ئەوروپا بنێ لە بەریتانیا بنێ لە ئەمریکا بنێ دەتوانین داوای لەسەر تۆمارکەین بە تۆمەتی هاوبەش بوون لە تاوانی ئەشکەنجەدان کەوا تاوانێکی قورسی دەوڵەتیە. بەڵێ دەتوانین. باشە دکتۆر یعنی ئەگەر ئەوان بێنە ئێرە وەک سەفر و سیاحەت ئێمە دەتوانین سکاڵان سەر تۆمار بکەین یان پێش دەتوانین پێشتریش بەڵام لەوانەیە داواکاری گشتی لێرە بڵێ تا ئێستا لێرە نین بۆیە باشتر ئەگە چاوەڕوان بکەین بە هەر شێوەیەک بی ئەوانە پێ لە وڵاتانە بنێن دەبی یەکسەر داوای لە تۆمارکەین دە نەکەر ئەوان ئەوە بۆ مەسرور بارزانی ژوایە بۆ مەسعود بارزانی ژوایە بۆ نێچیروان بارزانی ژوایە. باشە بۆ نمونە دەبێت بڵێن سەرۆکی داواکاری گشتی کە ناوی ئازاد حەسەن ئەحمەدە ئەگەر بەیانی بڵێن هاتە سوێد بوو گەشت و گوزارێک دەتوانین ئێمە لە ئەڵمانیانە نەمسە سکاڵی لەسەر توما بکەین و بڵێن ئەوە لە سوێدە ئێستا؟ باڵێ دەتوانین هەر لە چونکە هینەکەیە سیستەمێکیان هەیە لە یەکێتی ئەوروپا دەتوانی داوا لە هەر وڵاتێک تۆمارکەی بەرامبەر کەسێک لە وڵاتی تربی. بەڵێ ئەگەر ئاشکرا بوو زانیمان هەر یەک لەوانە لە هەر وڵاتێکی ئەوروپین دەتوانین لە نامسا لە ئەڵمانیا لە هەر وڵاتێکی تر لە یەکێتی ئەوروپا هەتا یەکێتی ئەوروپا نەبی ئەمریکا و بەریتانیا دانی داوا تۆمارکەین. بەڵێ باشە دکتۆر خاڵێکی تر ئەو قونسڵیانەی کە لە هەولێر هەنا یعنی هەموو ئەو وڵاتانەی ئەوروپا حتمما ئەوان ڤیزە لەو ڕێگایە وەردەگرن ئایا ناتوانین هیچ نامەیەکیان بوو بنێرین هیچ شتێکیان بوو بنێرین کە ئەمانە بەشدارە جەریمەیەکدا بەشدارن لە تاوانکردنی کەسانێکدا بێگوناح بوونە ئەگەر ئەوانە داوای ویزایان کرد ئێمە یعنی ببینە ڕێگر یا شتێک ناتوانین ئەو ئیجرا بکەین. ئەوە بە زیانی خۆمانە ئێمە دەمانێت ئەوانە ویزە وەگرن بێنە یەک لە وڵاتانە تاکو بتوانین کارێکیان دژ بکەین لەبەر ئەوە ئەگەر قەید ناکە بابێن بەڵام ئەوە گرنگە ئێمە ئاگادار بین کەی ئەوانە دێنە یەک لە وڵاتانە چونکە هەرچی بێ هەر ڕێیان بێرە دەکەوی دەگەنە دەرێ ئیتر چێ وەزیر ناوخۆبی چی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بی چێ سەرۆکی هەرێم بی چێ سەرۆکی پارتیش بی چونکە ئەو بەشدارە لەو هینە ئێمە دەبێت چاوەڕوان یەک لەوانە بێنە دەرەوە. بەڵێ باشە دکتۆر کەمال ئەتوو 30 ساڵ حکوم درابووی ئەو نامەیەت هەیە کە بریاری محکەمە کە تو حکوم درایی و بریاری ئیفراج یعنی ئازاد بوونەوە کات ئەو بریارەت هەیە و بەنووسیان هەموو شتێک بەدەم لە سەرەتاوە تا کۆتایی هیچ شتێکی نووسراو نەبوو هەموو شەفەهی بوو هەمووی بە تەلەفۆن و بە شەفەهی بوو نەیان دەوێرە یەک شت بنووسن نەکو ببتە ئیسبات لەسەریان هیچی نەبوو ئەستەن یەک وەرەقەش نییە تا ئێستانە لە دادگا نەهین کە من چۆن دادگایی کرامەیان لۆکۆڕینەوە بکرێ لێکۆڵینەوەشم لەگەنەک هیچ نەبووە هەمووی بە تەلەفۆن دەکرا لۆ مەسیف دەکرا تەلەفۆن دەهات چ بکەین چ نەکەین لا هیچ نەوەرەقە هەیە نەکیتاب هەیە نەبڕیارێ هیچ نییە.
اي حاكم چۆن بریاری دا هەر بە تۆی 30 ساڵ حکمی یان چی بەڵێ ئەمن کە لەوێ بووم نارم کەسێک هاتە ژوورەوە خوارزای نەوزەت هادی کاتی خۆی پارێزگار بوو محافظ بوو نامەیەکی بۆ هینا دیارە ئەو نامەیە نووسرا بوو 30 ساڵ حکمی بدا حاکم ئیسماعیل کە کردیەوە چوو کە من دەناسی خەڵکی هەولێرە کە کردیەوە تێکچوو گوتی کاکە بۆ هاتیەوە تووشی ئەو مشکلەتکردن لە نۆمسایە خۆشە ئیتر ئەوەکەی فرێدا وەکو فرێدە سەر مێزەکە سەیری منی کرد گوتی ئەوە من دەبڕەوە 30 ساڵ حکومەکە تا ئەوەندە هەر ئەوەندە بوو زیاتر هیچ نییە بە نامەکەی بۆ هاتبوو لە نامەکە نووسرا بۆ حکومەکەتە ئەو نامەکەشکەی هات کەسێک هینە ناوی یونسە خوارزایی نەوزەت هادیە هەر ئەوەندە بووتەوە ئەوە هەموو حکم دادگایکردنەکە يعني محكمة عشائري بها يعني اوان هروالي دخل يعني محكمة نبونا لجورة شيء اساي دانش بون اولي هاد سايشان بو من هنا قلت يعني هيج نيت باكا كنامك هاد حاكم اسماعيل تكتشو كركي حاكم اسماعيلي كركاش لقى خو هنا بوكو سيران وبيكنيك هنا يبوي بكركي قلت بزانه توشي تشي بوي ما لا هنا او نما ابو بقري لسري خوي بدا امريان بيك ناميان بونارد هذا وندبو او درجاي كتنكبو بله باشا دكتور اما سپاس دكين يوادانين كساني وقتو زور بن وبتوانن لسر ام كيسه كبرامبر شاركواناني بعدينان كنا وبتوانين لاوروبا ايشي ياساي برامبر يمكن دست خوشيت دكين دكتور هر وابا بيناران ضلم هر كسك بيوي يعمتي كا دكتور بدا يا زانياري بدا لسر كسانه لرای فیسبوک کیوا لرای مسنجر و لرای تلفن کاری و دتوانه پیوندی پیمکو و یارمتی دکتور که براستی ایشکانی تو لبرچا و انتظارین اتو لنمسا و لأوروبا بویا کسی که چاودری اوان دکی لبچوکو گوروا و شتی باشید بدست را و دست خوشید لكن هیچ قصه گید اخیرتا دکتور پیمان بغی من داوا لهم برزان دکم حركاتك زانيتان يق لوانا يتر مسعود بارزاني نشيدوان بارزاني مسعود بارزاني وزير ناوخو يق لوانا اندامي داوا كاري بشتي لو دادورانا بيزاي وقت هاتا ولاتي شي اوروبي تكايا اقدارم كانوا تاكو يكسر داوایان بتومتي آسان كاري بو اشكن زدان لسر توماركا زور سپاس دکتور زور سپاس بباشداری کردن دست خوشی دکین زور سپاس دکین میوانت هجا اربشی دکتور میوانت برس بینارت ما دنابرا که کرد یا کرد بگیرین و دیر بگیرین لفوا دوباره سپاس سلام ورس حواله تجا دوباره هم هوا آگاهدار کن لایف ما افشبر سه جای بکریال تفدا پریز اليوتيوب والبيج تفدا پریز الفيسبوك اكاونت مكي آمدیل سه جا تمام دم دا بکریا برنامه افشبر سر زندانی کرنیا چالاکوان دبرا بهدینا و او دادگاهی هات یکرنه دهی و پیر الهفليري وكاتشان يا صايب وشان نيا يا صايب و تهمت توان دراينا بالوان تشالاكوانا چه اصل و اساس بینه او بریارا مسئول بارزانی بری چتروژه کدای که اب جاسوس و خائن و سیخورن همید به بنما بون و دیر بون شراستیه و با مدیار بکومت و جاسوس و خائن بون ابدینو که اندام برلمان عراق دکتر غالب دیوارگرین وقت بجداری وی برنامه دا که بوچونت وی چمن سر وی بیدادگاه هفته چوی دکتر غالب بخیر بید الو دکتر بخیر بید
سلامت أستاذ أنا كاتب سرچام دکتور غالب بخیر بیت ئێستا لە لایفین دکتور ئەتوش هەموو خەڵکی کوردستان بزانم دوێنێ ئەو مەهزلەی هەولێرت بینی ئەو محکمەی لە هەولێر بووە بۆچوونەکانت چییە دکتور غالب لەسەر ئەو بابەتە؟ بەڵێ کاکمەکی سڵاوەیە بۆ بەڕێز و بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست بەڕاستی ئەوەی کە دوێنێکرا ئەوە کۆتا بزمان بودرا لە تابوتی دادوەری هەرێمی کوردستان و کۆتا بزمان بودرا لە تابوتی دیموکراسی و ئازادی لە هەرێمی کوردستان ئێمە چەندی ساڵە باسەوە دەکەین کە هەرێمی کوردستان قوارەیەکی خێڵەکیە و ئەو قوارە خێڵ لە ناوێ حکوم دەکات بنەماڵە لە ناوێ حکوم دەکات هەمویان مۆزەفی بەردەستی مەسرور بارزانی و ئەو حاکمەی کە حکومی داوە یەکێکە لە مۆزەفەکانی بەردەستی مەسرور بارزانی ئەجا پێیان ئەوەیە بەڕاستی ڕۆژێک دێت ئەم دەڕوخێت و ئەم بنەماڵش لەگەڵیان دەڕوخێن و ئەو حاکمانە ڕۆژی خۆیان دێت هەمویان ناویان تەزبیتە لامان هەمویان هەموو کورد ئەو حاکمانە ئەناسێت ئەوانە وعاظ السەلاطینن لە هەرێمی کوردستان و چیتر ئەمانە بێ بەرزباران بکرێن خۆش لەوەیە کە لە تەلەڤیزیۆنەکان دەڵێن بنەماڵی بەرزانی و حاکمەکانە بێ بەرزباران بکرێن ئەمڕۆ دەیان تەلەفۆنمان بواتۆ لەلایەن کۆیلەکانی بنەماڵەوە دەڵێن ئێوە دەڵێن بەرباران بکرێ بەڵێ جارێک دووبارەیە بکەینەوە حاکمەکانی بەردەستی مەسرور بارزانی بەرباران دەبێ بکرێن و ئەو دادوەر و ئەوانەی کە بوون بە دارە دەستی بنەماڵە و هەر ڕۆژێک و بە قسەی ئەوان ئەجوولێنەوە بڵێن ماست ڕەشە ئەڵێن ڕەشە ئەوانە حاکم نین بەڵکو ئەوانە بەکرێگیراون ئەوانە قەڵەمفرۆشن ئەوانە بوونەتە هۆکاری ئەوەی کە ئەم هەرێمە ئاوا لێدە من بۆم دەرکەوتووە هەرێمی کوردستان چی بەسەر هات بێت پشتی شێر بەری بەر حاکمەکانەکرێت چونکە حاکمەکان ئەگەر زەلیل نەبن ئەگەر خۆیان بە یەک تۆز کەرامەتیان هەبێت ئەم هەرێمیان ئەگەیانە ئەو ئاستەی کە ئێستا تێدایە لەبەر ئەوە هەر حکومێک درا بێت بێبەڵگە بووە و برادرانە ئێمە هەمووی کەسی ئازا و دوێرن و کەسیان نەپیاوی ئەوەن نەتاقەتی ئەویان هەیە وڵاتان بکەن ئەوەی جاسوسە و دەبێت بە محکەمە بکرێت بنەماڵەی بەرزانیە مەسرور بارزانیە نێچیروان بەرزانیە مەسعود بارزانیە ئەمانە جاسوسیان کردە بەڕاستی ئەمانە وڵاتیان نهێڵاوە تا خەڵکە جاسوسی بۆ بکە لە هەر کوێ دەستێک ئەبەی دەستی ئەمانی تێدا بووە باشە دکتۆر غالب عواد بەندەر کاتی خۆی حاکمی محکەمەی سەورە بوو لە عێراق کاتی سەدام حوسێن و بینیمان لە دادگا چۆن ئەگریا ئێوە وەک پرسیارەکە بلێرە ئێوە وەک پەرلەمانتاری کوردی ڕاستەقینە گروپی 15 لە بەغا هیچ هەوڵێکی یاساییتان یان هیچ شتێکتان هەیە بۆ ئەم محکەمە ئێستا لە کوردستان کراوە کە بیکەن لە بەغا کە محکەمەی فیدرالی بێ یان لە پەرلەمان بێ یان لە دام و دەستگای تر بێ ئێوە هیچ پرۆژێکتان بڵێ بڵێ ئێمە هەر لە یەکەم ڕۆژەوە لەگەڵ جنابتە تەنسیقمان هەبوو و ئیشێکی زۆرمان کرد لەسەر گیراوەکان ئەم پەلەپەلەکردنی ئەوانە بۆ حکومدانیان و بە 6 ساڵ حکومدانیان بۆ ئەوە بوو کە زوو کەیسەکە داخن بەڵام ئەم کەیسە داخراو نییە بۆ ئەوەی حەزەکەم ئەم پەیامە بگاتە بنەماڵی بەرزانی ئەم کەیسە بەکراوەیە هێڵینەوە و لە هەموو بابەتەکانمان و لە هەموو چاوپێکەوتنەکانمان لەگەڵ سەفارەتەکان لەگەڵ لەگەڵ مەسئولەکانی عێراقدا ئەمە نقطەیەکی ڕەشە و باس ئەکرێ لەسەر بنەماڵی بەرزانی و لە ئەمریکا و لە سەفارەتی ئەمریکا و برادرمان هەیە ئەم کارسەکەوت لە ئەمریکایە کارێکی زۆر باشی کردووە و ناوی هەمویانمان خۆی 26 کەسن بەناو بەعمر بە ڕۆژی گرتنی هەموویمان ناردووە مافی مرۆڤ لە عێراقا بۆ نەتەوەیە گرتووەکان بۆ سەفارەتەکان کردومانە بەنگلیزی بۆ سەفارەتەکان ناردوومانە و چەندین جار کردووە و ئەمە یەکەم جارمانێتمان کردووە کە بەشێک لە محکەمەی لە محکەمەکانی عێراق کە محکەمەی فدراڵین بێنە هەرێمی کوردستان چکە بەڕاستی سیقەمان حاکمانە نەماوە من پێم وانی ئەمانە گوناح ناویان بدەی حاکم ئەمانە ناویان بدەی بە کرێگیرا و بەردەستە ئەم هەمووشانەیان بۆ بەکاربێنی ئەمانە ئەو کەسانن کە لە ماڵی خۆیان ناوێرن دەرچن ئیزنی مەسرور بارزانی مەسعود بارزانی و
یان کتێری مەسعود بارزانی وەرگرن ئەنجا دەرچن لە ماڵی خۆیان بەڵام دەبێت ئەوە بزانن ئەگەر وەکو جەناب دوودە و حاکمانە زۆرن کە لە مەحکەمەکانە دوایی ئەگریان بەڵام ئەمان فریای گریانەکەش ناکەون ئەوە بۆ ئەی بیزانی فریای گریانەکەش ناکەوە ئەمانە ڕۆژێک دێ هەموویان بەربارەکرێت لە ناو هەولێرە چونکە هیچ نەماوە بنەماڵەی بارزانی ئێستا لە ناسکترین وەزعدایە لە خەتەرترین وەزدایە ئەگەر لە خەتەرترین وەزع نەبێت ساروخ بەخۆی وەنانە من جارێکی تر ئەم باڵێمە پارتی خۆی ساروخی بەخۆی وەنا هەمومان ئەزانی حدودی هەولێر لە 8 کیلۆمتر گەورەترە ساروخەکە 8 کیلۆمتر بخوا بڵێ لە دەرەوەی هەولێر بووە کەواتە ئەم ساروخانە لەناو هەولێر بووە ئەمە دوو قسە هەڵەگرێ یان خۆیان بە خۆیان ناویانە یان ئەوەیە ئەگەر خۆتان بە خۆیان بۆچی مانگانە ملیار دلار بۆ 100 ملیار دینار بۆ بۆ جاسوسی و بۆ ئەمانەی کە لە بەسەر خەڵکەوە ئەیکە پارە سەرفەکە ئەی بۆ ئەوە نیە پارێزێت شەرمە بۆ بنەماڵەی بارزانی کە بە سیارەیەک بێن لە ناو هەولێرە بدەن لە مەنتەقەکان کاتە ئەم بنەماڵەیەکی پاشلن نەتوانین لە ڕووی ئیدارەی هەولێر و دۆ بدەن نەتوانیان لە ڕووی ئەمنیە بیپارێتن ئەمانە ئەو کەسانە بوون کە وەکو سیروان کە ڕای کرد لە شنگال و پەنجاوێت کە مەنتەقەی شنگالی دادەست بە داعشەوە وەکوت و خوشک و براکانمان لە شنگال کەسین داعش کرد دوای ئەوە بێ شەرمانە لەسەر تەلەڤیزیۆنەکانە ئەیان وت ئێمە ڕاکردنیش دەبێ ئەوەی کە ئەبێ دوێنە مەحکەمە بکرا وایە سیروان بەرزانی وایە نەک شێروانی ئەوەی کە دوێنێ بۆ مەحکەمە بکرا وایە سیروان بەرزانی وایە لەسەر ئەوەی کە ئەندازیاری کاولکاری هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان لە 2007ەوە تا مانگی 2014 ملیارێک و 264 ملیۆن بەرمیل لەوتی دەرهێناوە خەڵکەکەی لە برسا خەریک لە ئەمرێ وڵاتەکە ئەبێ ڕۆژێک بێ ئەبێ ئەو مەحکەمانە لەسەر نێچیروان بەرزانی بکرێ لەسەر مەسرور بارزانی بکرێ کە بکوژی یەکەمی شەهیدی قەڵەمە و شەیدەکانی تری ئەو شەیدانەی کە لە هەولێر دووە کرێ ئەوەی دەبێ بدرێتە دادگا مەسعود بارزانیە کە بە ئەمری ئەو هێزێک دروستکراوە بەناو ڕۆژەوە ڕۆژ نێنەدا لە خەڵک لە خۆپشاندانەکانی دووەکە داریان بەدەستەوە بۆ دانە لە هاوڵاتی دووەک کە ئەم هێزە هێزێکی گیراو بێت بۆ بنەماڵی بەرزانی هیچی تر نەبووە ئەوەی کە دەبێ بدرێ بە دادگا مەسعود بەرزانیە لەبەر ئەوە 31 قاعدەی عەسکەری تورکی لەناو هەرێمی کوردستانە مەسروفاتەکەی لەو گەوتەی شێخان و تاوکێ و ئەو شوێنانەیە کە ڕۆژانە قەسەکرێن و هاوڵاتەکانیان ئەکوژێت لەبەر ئەوە ئەو دەنگانەی ئەو برادرانەمان ئەگەینە هەموو دنیا و ئەبێ ڕۆژێک بێ هەموو ئەو حاکمانە من لێر داشارم ئەوەندە لە ماڵی بەرزانی دوو ئەوەندە فەستم لە حاکمەکان هەموو جارێک وان بتووە بەشێک لە حاکمەکان زۆربەی حاکمەکانی هەرێمی کوردستان جگە لە بەکرێ گیراوی هیچی تر ئەمانە جگە لەوەی کە پارێکی زۆر وەرەگە بوون بە ئەرکێک لەسەر شارمان و بوون جگە لەوەی ئەمر قەبض بۆ ئێمە دەرکەن و بۆ برادرەکانمان دەرکەن یەک ئەمە قەبضا بۆ مەسئولە دەنەکردووە ئەمەندە بێکەڵکن لە عێراق ناتوان بەشێک لە عێراق وەرگرن هەر دێر بن لە عێراقەوە بڕۆ دوێنێ هەر لەو ڕۆژەی کە 6 ساڵ حکم لەسەر ئەو ئازادی خوازانە دراوە دوێنێ لە عێراق 6 ساڵ حکم لەسەر محافظی پێشووی موسڵ دراوە وەزیرمان هەیە حکم دراوە ئەندام پەرلەمانمانەیە لەگەڵمانە 6 ساڵ حکم دراوە تۆزێک با فێر بن ئەو حاکمانە لە عێراقا لەو عێراقی کە پێڵێن کاول بووە تۆزێک با فێر بن و دەست بگرن بۆ بەرپرسانەی کە لە خوانەیە تەحەدا ئەکەم مدیر عامێک وەکیل وەزیرێک لە هەرێمی کوردستان لە ماوەی 28 ساڵی حکومڕانیەکێکیان درابێ بە دادگا ڕۆژێک حکم ناخواردووە بۆ ئەمانە فریشتە بوون ئەگەر ئەمانە فریشتە بوون ئەم کاولکاریە چێ لە هەرێمی کوردستان بۆ 27 ملیار دلار قەزاری نێچیروان بەرزانی بەرپرسە لە 27 ملیار دلار و دەبێت ڕۆژێک بێ بدرێتە دادگا ئەمانە گوناحە دیفاعیان لێ بکەین بن پێم سەیرە یعنی زۆر پێم سەیرە ئەو وەزیرانەی پارتی ئەو وەزیرانەی گۆڕان و یەکێتی لەناو ئەنجومەنی وەزیرانە ئیشیان چییە ئیشیان بەس ئەوەی ئەشەد و مادیلا بکەن زۆر پێم سەیرە کە دوو جێگرێ نێچیروان بەرزانی یەکێکی مستەفای سێقادر ئەوی تر شێخ نازانم کێیە ئەم دوانە جگە لەوەی ئەشەد و مادیلا بۆ نێچیروان بەرزانی ئەکەن بوون بە پارتی هیچی تر نییە مستەفای سێقادر بووە پارتی لەناو گۆڕانە و شێخ جەعفەر بووە پارتی لەناو یەکێتیە ئەمانە ئیشیان چییە دەوریان چییە بۆ قسێک ناکەن لەسەر ئەو خەڵکەی کە گیراوە
بۆ دەنگ یعنی وەزیرێک نەتوانێت دیفاع لە خەڵکدا لە ناو ئەنجومەنی وەزیرەکانی تر ئیشی چێ ئیشەوەی کارە بۆ خۆی کۆکاتەوە ئیشەوەی خەریکی ئێتیفاقاتی ژێربەژێرە بێ کە ئەم حکوومەتە جگە لە چەتەیی هیچی تر نەبووە کاکمەکی ئەوە دەبێت بە هەمومانەوە بەدبارانیان بکەین بە هەمومانەوە دەریان بکەین وەتکام وایە چیتر خەڵک قبولەکە لەمانە وەتکام وایە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمویان بە یەک دەنگ دیفاع لەو برادرانە بکەن چکۆ ئەوانە ئێمە قەرزاریانی ئێمە بەخنا قەرزاری ئەو برادرانەی چکە ئەوان خوێنی خۆیانیان کردوتە قوربانی لە پێناوی ئەم خەڵکە ئازا و بوێرانەی مەپەکەکانی تر بەسەرێمانیشەوە لەبەرەوە ئەوان لە شوێنێکا دیفاع لە ئێمە ئەکەن کە بە ئاسانی دیفاع ناکرێت کە بە ئاسانی ناتوانرێ قسە بکرێت ئەوان بەرامبەر بە زاڵمێک وەستاون کە فرعونێکە بۆ خۆی کە تۆپ و تیاری تورکی لە پشتێتی کە مدەڕعاتی تورکی لە پشتێتی کە ئەگەر تورکیا بەکەوتینەیە بێتە پیاوی ئێران ئەگەر ئێران بەکەوتینەیە حەجی شعبی ئێرە ئەوە کێ بوو لەگەڵ حەجی شعبیە لەگەڵ مەسئولی حەجی شعبیە دانیشتوە مەسعود بارزانی نەبوو ئەوە کێ بوو کە مەنتەقەکان لەگەڵ ئەتیفاقەکە ئەوە هوشیار جێباری نییە چووە بۆ لای حەجی شعبی و کێوەرە بە یەکەوە دانیشە باکە حالت بێ دروست بکەین ئەگەر جاشە بێ ئەوانە جاشن خۆ خەڵکی تر جاش نییە من پێم سەیرە سیەتی ئادی کردووە تۆپ و تەیارەی ئازاکان ئەگرێت کەچی کۆیلەکان بە ئێمە ئەڵەنجار کاتە ئەگەر جاش هەبێ بە تەسەلسول جاش هەبێ یەکەم نەفەر مەسعود بارزانییە دووە مەسعود بارزانییە خۆ ئێمە نین کاگمەکی نییە کە کەسی تر نییە کە دیفاع لە دەنگە ئازاکان دکتۆر پرسیار خوددا دوو جار هاواری کردووە وتوێتی ئێوە هەرەشەی خێزانی لە متان کردووە تاکو ئاعتراف بکەم تاکو کۆدی فێسبوکەکەم بیکەمەوە یعنی هەرەشەی خێزانی لێکراوە بەڵام حاکمەکە بێدەک بووە ئەمە تەتەوڕێکی زۆر گەورەیە ئەمە شتەیەکە بەڕاستی لە دنیا نەبووە کەسێک لە زیندانە بێ بشتە محکەمە و بە حاکم بڵێ هەرەشەی خێزانیان لە من کردووە و حاکم بێدەنگ بێ لەسەر ئەم شتە بۆ چۆنت چییە؟ ئوستاد ئەوەی کە لە هەرێمی کوردستان شتێک نییە بە حاکم و محکەمەوە ئەوەی هەیە دوو منەماڵە حکومەکەن لە هەولێر و دووە پارتی و بنەماڵی بەرزانی بەدڵی خۆی حکومەکە و بەدڵی خۆی ئێستا ئەتوانەیە بڵێ فلان تیرۆریستە فلان پیاوی باشە فلان دز نییە فلان گەندەڵە ئەو حاکمە حاکم نییە گوناحە ناوی بنەی حاکم فلان ئەبێ ناوی بنەی بە کرێگیراوی فلان لەبەر ئەوە یەکێکە لە بە کرێگیراوەکانەوە خەڵک دەبێ هەمومان بیناسی ئەمە ڕۆژی خۆی لە کاتی خۆیە تەمانە بێ لەسەر ئەبێ هەمومان وەجی بناسین ناوی بناسین بۆچی لەبەر ئەوە کاتی خۆی دێ و من کارم ئێوەش کاگمەکی ئێمە لە عێراق ئیشیان لەسەرەکەی ئێوەش لە ئۆرپا ئیشیان لەسەر دەستمان پێ کردووە خەڵک بزانێ ئەمانە کێن با نەوێرە ڕۆژێک لە ڕۆژانی تەستەر بکەن چونکە ئەمە وردە ئەو مەدایەمان لیان تەست کردەوە ئیتر کەس ناوێرە دیفاع لە دز و گەندەڵ بکات دەستخۆش دکتۆر گیان دەستخۆش ئێمە بە ناوی هەموو چارەکەمانانی بەدینان سوپاسی گروپی پازە نەبغا بەڕاستی ئێوە کارێکی باشتان کردووە پەیوەندیمان بەردەوامە ئەزانی چ کارێکی گەورەتان کردووە سوپاسی ئێوە دەکەین دەستخۆشی لێوە دەکەین بەڕاستی ئێوە نوێنەری ڕاستەقینەی ملەتی کورد لە بەغا دهۆک 10-12 ئەدنا پەرلەمانی هەیە هەموویان مەسین هەلگر و بێدەنگ و بەکە حاکمانەی ئێستانە هەر شەر بە ئێوە دەفروشن چونکە ئێوە داوای مافی خەڵک دەکەن ئەگەر قسەیەکی ئاخری هەیە فەرموو و سوپاس دەکەین من سپاس دەکەم کاگمەکی دەستان خۆش بێ بەڕاستی ئێمە قەرزاری ئێوەین بە هەموو ئەو کەسانە کەسە دەنگە ئازاکانی بادینان و سپاسانەکەین و ئێمە بە ئەرکی خۆمانی ئەزانین و ئێمە بەردەوامە بین و نەزانم کە پارتی حکمی ئەم برادرانی داوە کە ئێمە لە سەریان قسە ناکەین بەڵکو بەردەوامە بین و سووری لەسەرەوەی کە لەژنەی تحقیقی لە پەرلەمانە دروستکرێ هەرچەند محەممەد حەلبوسی لەبەر ئەوەی کە ئەتیفاقاتی ژێربەژێری لەگەڵ مەسعود بارزانی هەیە زۆر مەحاوەلاکە کە نەیەڵێت و تا ئێستا نەیهێڵەوە بەڵام لە گروپی 15 لەگەڵ دکتۆر یوسف و کاک ڕێبوار و کاک سەرکەوت و ئەو برادرانەی تر و کاک ئەحمەدوان هەوڵ دەدەین کە لەژنەی تحقیقەکە هەر دروست بێ بۆی تحقیق لەو بابەتە بکە و هیوادارین بتوانین کارێ بکەین کە چیتر ئەم حاکمانە نەتوانن ببن بە دارەدەستی لایەنەکان و ترسیان لێ بینیشێ بۆی جارێکی تر ئەو شتانە ڕوونەدا. زۆر سپاس دکتۆر دەستخۆش سپاست دەکەین و بەشداریت سەرچاوم سپاس
البته والد تجاه والد برس جروب بازل بغداد تنسيق كمازل ما قال هاي پیوندیت باش میل گل هاي همی وقتا یه سرخط کاری که گله که باشه کری بو چالاکوان کردستان نه بس بو چالاکوان بلکه بو خلق کردستان براسی اون نوینت مت راستقينه او نوینت مت راستقينه البغداد او اندفاع في خلق كردستان كان ام دست خوشی الوقت كاين و او همی دوباره جارا کردی بدم اندام پارلمان چکو پراستی یک کاری که باشه پیروز کرد. حالا تیجا بالت برز چالکوانه که ما که قادر نادره پیوده که تلفنی که ایک شو داد برای کلی اگر او پیودی آماده می کاک ویلیام تو کاک راجدر بشینه پیودی بو ملب دم پخش کرد ممنون هوا بین او زرار هر کی از باور کم او حاکم پیونده که گل هات کرنه به زحمت بما حاضر که کاک ویلیام خونی کاکە مناوم قادر نادرە لە سوی تەلەفۆن دەکەم هەندە پرسیارمان هەبوو چالاکوانەشی بواری مافی مرۆڤم یعنی ئەگەر وەخت تێبی پێش 6 دقیقە دەمەوێت یعنی ئێوە دوێنە لە ناو دادگا قسە لە سەوەی ناکەین ئەوە خەڵک کەیە و خەڵک قسەی کردی ئەوان لەوێن دەربوونە بەزە و خەبەرانەی درایتەما کە ئەوانە بازلەوەیان کردیە کە دەستدرێژ کە هەڕەشەی هێنانی ئافرەتیان خێزانیان لێ کردرایە و ئەشکەنجە درانەوە لە ژێر ینی بەس چاتیان هەبوو باش ئێوە چۆن ینی ئەو حکومەتاندا ئایا مەسەلەن هیچ بەڵگەی کە هەبووە چکۆم بەڕاستی نازام دەزانیان ئێمە ئەو شتانە لەگەر ناوەندە جیهانیەکان باز دەکەین و ئەو کەیسە لای زۆر کەس بوویتە کەیسێکی زۆر گرنگ کە ماهیەتی جەنابی شتێک لەوانە بڕیاری 6 ساڵ زیندانیکردن لەسەر گۆڕینەوەی کۆمەڵێک چات و ڕای گۆڕینەوە دەرکردیە ئەوجا دەمانەوێت تو سەرنجی خۆتمان پێ بڵێ و ئەو دەنگەش تەزدید دەکەم بۆ ینی بۆ زانیاری بەڵێ فەرموو جنابت أقصاناتي وكبر من اتهاماتي طبعا بطني من اتهام كبير شكل جنابت نظن أو أسلوبي اتهامي عن تسليرة أو هيك بله وقت شاب أنجماني دادوري هي أنجماني تسلير أنجماني دادوري كين أوان تدرجون من نطوان تصحيح قدامك تفاصيل زيادريش جنابت أطراف كان محاميان غير موجود هنا أما وكو زانياري لبرمج كيسة بيني ونطوان زانياري قدامك قراري محكمة نساوته درسوا دفعا نسخة لقرارك والبقران هم حيثيات كاني كذا ومحاميتان يجليو حاضر بنا أجان لهم تفاصيل محكمة هي هل إجراءك لمحكمة خلق بيرازيني خداينا كان بيرازيني دفعا بأسلوب شيء قانوني فعن لو ركاريات لنا بقران كلمحكمة وجيراو أجر بيرازيني وهم يعني حقوقي ياسائي محفوظة جنابي شد لو بيجي جنابك هي من نظام جنابك شيء وتيش تبيت نبوت هي مساعدين من كي ياخذ هذا دوري كده وكو برشاريس دوباره كما بوت هي لقل أنجماني داروري إما مرزع معناه بشار لو هم قيب وتدرجانية تفاصيل جاترس کاکە من یەک هەوڵمدا دوو ئێوە خۆ ئیلاهنین ینی پرسیارتان ئاڕاستە ناکرێ پرسیارە خۆ ئیلاهنی بە قوربان خۆ ئیلاهنی لە ئەوروپا ئەم لە ئەوروپام ناتوانم بگەمە ئەوەی لە ئەوروپا سەرۆکی هەرە بە وڵاتە باڵاکان بەو زمانەی تو قسە ناکەن چاوەکەم یعنی ئەوەی چێ باشە قانوني من ويا كبرس ئەزانم بەس ئەو یاسایە لەبەر چاوت پێت گوترایە تۆ دادوەری سوێن لەشی دەستوریت خواردیە وایەن نا وە سوێن بە قورئان دەخۆن من دڵنیام نوێژیش دەکەی لەبەر چاوت پێت گوترایە هەوڵی هێنانی خێزانم درایە ئەشکەنجە درایمە جەنابەت چت کردیە وەکو پرسیار یعنی ئەو پرسیارە لێت دەکرێ براکەم ئەمە ئەو شتانە چکوتە تەرجمە ئینگلیزی دەکەین بەڕاستی یعنی قسەی دادوەرە پارێزەرەکانە لە بۆ مەهاتیە بەڵێ بەس یەک قسەی کۆتاییم تخوا یەک قسەی کۆتاییم دەزانم قسەک پێشت ناخۆشە تۆ بەس بزانە باوکت کۆنە باسی بۆ چەند تەسیری لێت کردیە بڕوا بکە ئەو دۆسیە زۆر خراپتر تەسیری لێ دەکە ها یعنی وە تێمەگان گۆ بڕیارێک دەدەم قسەی کۆتایی گۆیە بەڵێ تەواو بووم بەڵێ سەرچ
اسلوبی چییە یعنی درۆم کردیە تۆ پێنج گەنجت خستە زیندان کاکە پێنج ئەرە وەڵا هەموو خەڵک دەدناسی هەریڤان مستەفا زەنگەنا باوکت کۆنە بەعسی بۆ مامۆستای زانکۆ بوونا ماوەیەک لە بەشی جوغرافیا ئەگە خەبەرەکەم درۆیە برێ درۆیە ئەگە درۆیە بڵێ درۆیە ئەگە درۆیە خەبەرەکە یعنی ئەو حالەیە بە قوربانە گۆ تاوانێک دەکەین بەڵێ تێناگەم کاکە وەڵی هیچم نییە بەس ئەتو پێنج گەنجت خستە زیندان بە فیتی دەسەڵات بێگومان ڕوبەر ڕەخنە دەبیەوە ئەدی خۆ گەمە نییە کاچی من تۆ ماڵی پێنج کەست کاول کردیە تۆ بە سنوور ئازادی سیاسی دەنگت داوە دەنگت کاکە کۆمەڵێک چات بووە چات ئەتۆ حاکمی بە قوربان ئەتۆ حاکم بووی ئەتۆ حاکم لۆ چنە یعنی تەلەفۆنتان لۆ نەکرێ ئەنگۆ پێوە دەزانین کاکە وەکو ئەو خەڵکی کورە کاکە ئەنگۆ ڕوبەڕووی دادگاش دەبنەوە ئەوە باش بزانە یعنی دنیا ئەوات بەندەر هەبوو بیرتە هەزاران کەسی ئەعدام کرد دوایە بەخۆی ئەعدام کرا ئەنگۆ تێمەگەن ئیلاهن ها بەخۆت و بە مەسرور بارزانیش کاتێکی خۆش نا ئاخر ئەگە پرسیارەکەم غەڵەتە نامەنتقیە نائینسانیە دەتوانی جواب دێ بڵێ با بە ئەو شتەوانیە بەس تۆ لەسەر چات پێنج گەنج کە باش دەزانی لە من باشتر دەزانی ویجدانیە نەگە ویجدان تەبی طبعا هەمەڵە تێژاوە دیت ئەف گفتوگویا کە قادر نادرێت گەل ئەوی ئالیبانی کری ئالیبان مستەفا زەنگەنەکە بەعسی کوڕێ بەعسی بیا ئەبنانێ بەعسیا مەزن بی و نوکەتێت کورد پەروەرە زیندانیت کە بریارە مەسرورە جاسوسە خاینە سیخۆر طبعا ئەسەر محکەمەی بچەک بابا محکەمە دەستەوە محکەمە جینایی بوو بسێ حاکما پێکاتی بوو ئێک زرار هەرکی دوو سەرکەوت تاها خۆشناو بوو سێ ئالیبان مستەفا زەنگەنە بوو ئەف سێ حاکمە ئەف سێە عواد بەندەرێت کوردستانێ بوون عواد بەندەرێت کوردستانێ بوون وەک مەگوتی زرار هەرکی سەرۆکێ محکەمێ بوو سەرکەوت تاها خۆشناو بوو ئالیبان مستەفا زەنگەنە بوو و داواکارێک گشتیە ئەسلی حاکم ئەحمەد بوو بەس بەرک و حاکم ئەحمەدی نەبیا وەک داواکارێک گشتی شولکەتن ئانیەندان بیا نەبیایە زانی چووکو ئەف محکەمەکە شکریە و یادرەوایە ئەو بوو ڤڕێ کرە دوبەی ئیفات کرد داوامێ نەکەتن جێ حاکم ئەحمەدی دکتورە نازک یا اینا نازک طبعا نازک بابێ بەعسی بوو نازک دۆستا نیهاد بارزانیە هەمی کەس زانت ناپاردیدا نازک دۆستا نێزیکا نیهاد بارزانیە نیهاد بارزانی دۆستا نێزیکێ دۆستە نێزیکێ ناسکا داواکاریا گشتی ئەس دبێژم تو داواکارە گشتینی نازک تو لەش فروشەکا گشتی لەش فروشەکە گشتیش بەرک و تەت دادگەهێدا هەر تشتێ خراپ وان زیندانیا هەر تشتێ خراپ بەس ما بوو خەبەرە بێژیێ بەس تو لەش فروشی تو یە بنانێ خیانەتە مەزم بی نازک نهاد بارزانی سلاوە تەت کرد نازک ئەم هەمی زانین پەیوەندێتە گەل نهاد بارزانی چەند پێزن هەی قوتابیا قوتابخانە بارزانی هەی لەش فروشا گشتی تو نەداواکاریا گشتی تو لەش فروشا گشتی هەلڤێرە وەسەڵ بێژمە حاکم زراری هەرچەندە حاکم زرار یعنی مرۆڤ هەندێک تشت ئەو معلومات بۆ هاتین بریار یا بیا بریارە ئەغلبیەت حاکمەدا سێ حاکم بوون زرار و سەرکەوت و ئالیڤان زرار یا بیا تەعجیل کرد محکەمێ لێ سەرکەوتا خۆشنا و ئالیڤان مستەفا زەنگەنەش بەرک و پاراستنێت سەد سەدێنە نەبیا تەعجیل بیا بریار ئالیڤانی سەرکەتی داخوازە 15 ساڵا کری زراری داخوازە 6 ساڵا کری گفتوگویا کردنا بەینە خۆدا بریار سەر 6 ساڵا یادایی زرار هەرکی سەرکەوتا خۆشنا و ئالیڤان مستەفا هین تڕی ڕەشن هین خائینن خۆفروشن هین هەمی عواد بەندەرێت پارتیانە عواد بەندەر ئەو حاکم بوویە
یه محکمه ثور البغداد او بصدها کس بریار اعدامش دستوی در کتی و امضا کردی دیمایی که محکمه صدامی داد که رگیری بود ما چه از مجبورم به جا زرا رو سرکوت و آریوان صبحی نشتد محکمه گرد کنه گیری بنا مجبور بوین نخیر هیمو پاره هود کنه ها این انسانت خوب فروشن این انسانت ظالمن این همه دیش بس این حاکمینن و او ناسک گیان بابا سورانی قصد کن ناسک گیان از آنم بینت لگل نهار بارزانی زور خوشه من حزداکم باسی منالا کانت کن بلان بینت لگل نهار بارزانی زور خوشه و باش دزانی چی اکی بونی نهار بارزانی به روشت و به اخلاقی بدم علی مسعود بارزانی زور رفیقتا زور او حجابه کتو بس تو درو اکی دوری لإسلام دوری لهموشتك اتو داواکاری گشتی نی اتو لش فروشکی گشتی ناسك اتو لش فروش لیره و پیب ضلب اگر افسی حاکمه ذرک شرفی هوا ذرک غیرت هوا وقت شروانی گوتی التحقیق دا هرشا خیزادان بکلی اگر پاسپورتت خورده مبه هرشت خیزانه که اگر هوا شرف هوا هوا نامیس هوا او بلگه داره برسینگی هوا او اعتراف داره برسینگی هوا ده همیش کب دراب داره اگر طبعا احنا بجم زرار هرکی من رزا و هرکی های من رزا و خوشنوایی های زنگانه همی های عشیرت و شوله پینه و نمید عشیرت داره سرخو اواسی حاکم اگه هوا شرف و نامیس هوا دما اکتدا برسینگی هوا بیشتن هرشا خیزانیان میکری دا اعتراف بکم آن دا پاسپورت خود هم به توید هیته که هشبان که افتش دیده که ظلم مکام ازنه بس دیاره هیت به شرفن دیاره هوا نامیس نینه دیاره هوا اخلاق نینه چند نهاد بارزانی اخلاق بید هند وانسی حاکمه اخلاق هی چند نهاد بارزانی اخلاق و شرف بین هند نازکه او دوا کارا گشتی اخلاق و شرفت هی هی براستی انسانت به اخلاقن ید به شرفن هوا غیرت سر هوا دانینه افته به چکری بو همین دراومون همی راستی بونمو ام دجی و دا صلاتینا او پیچ کست وره و بدنگه که بلنده گودی او تشتر مبیای مباری بیای مایت فیسبوکت خدا نمیسی بصده ها پست وان پیچ کسایت بلا وکریم دجی و دا صلاته دجی خیانتا و دا صلاته دجی سی خوریا با برپرسا بیجینه و دهن اوروپا گشت و گزاره توید اوروپا ملبر هوا و سوز بید امسکالای سر هوا همی تمارکین او پیچ کسی زندانی بین پشیمان نبینه یک نقطه اواوا کری بس او دروت ها دیفا واناین چه راستی بونمون چه بنمایی بونمون کش و پشیمان نبیه زندانیت ویره و همی یت حکم کری و نه حکم کرین کش و پشیمان نبیه همی های گوتی او تشتیمت فیسبوکت خدا بلا کری ام تنازل جنا کن یک حرف جی او راستی ها میا او باوری ها میا و هم تنازل جنا کن بس که هین بهم تهمت جاسوسی بدی منن هین جاسوسن هین بین شروانی تهدید خزانی لد کن شروانی قیمه شرفه قیمه اخلاقیه به شرف و به اخلاق هینن جنت هونه کچت مسعود بارزانی نه جنا مسعود بارزانیه جنا مسعود بارزانی به شرف و به اخلاقه هکه هوا شرف و اخلاق هوا هرشت خزانی زندانی آنت کرن بس دیاره هین به شرفن بس دیاره هوا اخلاق نینه مسعود بارزانی تو انسانه که به اخلاقی تو انسانه که به شرفی مسرور هر حرست خون در جنا خوراکه اب حاکمه به شرف نیم روبن اگر کسی که زندانی بهت برسی که حاکمی اوه سید قرآن خانی بهشته هرشت خزانی میکرین از تعذیب دایم از اشکنجه دایم تبت وجدان حوالی بیبا بس هندی دیاره هوا شرف نینه هوا کرامت نینه هوا غیرت نینه دی روژو هوا هید سوز بید جزای هوا که ابتر نبیش مسعود بارزانی و مسرور بارزانی کاو یاسا هوا خواندی کاو سید هوا خواندی نازک آلش فروش
نازکا لش فروش خبر ما بون نبودید بیرده همین دیش نبودی بس خبر ما بون نبودید به نازکا بحث یا کجا بحثی شریف بید نابیده پارتی شریف بید حکومت پارتی در نابیده حاکم دیف هر عبا همیا فیلمتین لپاراستنه دیف هر پاراستنا چادر جرد و همیا و یک تصویر کریم لوات سرشورن سرشور هین نواب بگرن هین 5000 دی بگرن اف شورش ها بردامه دی هوا گورین هین نامینن هین سربی حکمی نامینن ابروکا هنداف گنده دوره بری لایفه وقت نیم ساعته هنداف گنده دوره ای که بارزانی جامعه خوش مرو رسمت مسعودی و ید نشیری اینان اوسا گره بردای ویدیو بومره کلی هنداف گنده دوره کو مسعود نکایل وره رسمت یا گره بردای ده ام نگهشتید منتاج کهین بالا بکهین بزد صبحی بالا بکهین یا گهشتید کیش درجه برای خود مسرور بارزانی گنده دوره رسمت سوژن ویدیو بومنه هاتی بری لایف بنیف ساعته صبحی ده بالا بکهین دو تبزانی او گنده تو نجی تو نوی بارزانیا تو نوی ملکه بارزان تو نوی خورشیدیا تو نوی هی خاین خوفروش هی ملت فروش تو ملت فروشی تو جاسوسی تو سیخوری بابه نه سیخور بو مسرور بارزانی نه شروانی سیخوره نه عیاز کرم سیخوره نه برا شوان سیخوره اون شورش گیر اون سرکندت ما اون دوی ولاتی پریفه من اون دوی ولاتی آبا کن اول زندانی دا اون سرکندت ما او 26 کس زندانی دا اون سرکندت ما اول تحکم کرین اونا مرد اونا ظلام اونا کرد پرور ام بگردن و زندانی آوان و حکم کن آوان نراوستین ام دید بردوام بین ایکیش با تنازل نکدیا هر از تاکه فیسبوک تو همیا او تشتی آوان گوتی تنازل جه نکدیا بله یه گوتی اول دست سلاتا که فاشله بله یه گوتی یا خائنه یا کرد کجه یا کرد فروشه شیروان صلابت نبوده هاریوان ایاز شوان گهدار این شیرت بهدینا این سر کردت ما سوزا کدای هوا امی سوزا خوب بردوام بگیم و هم دید بردوام جی بین و هم نراستین جی حوالا سیشه حوالا برز دلو که هینر جل پرلمانتار کبن سوران عمر کما چاپ بکت نکام دلگیری سروان دادگاهی تاتینا کنه و با زندانیا اوه تاتینا حکم کرده اگر کار کراش در یا کاک ویلیامی حاضر بید اوه چاپ بکت نشی بینید تا بینرد ببینن بوچونت کاک سوران عمری میوان ما شوه برنامه مدا تو بخیراتی کاک سوران سرچاوا بو برنامه ما افشوه سردادگاهی کرنا چارکوان بهدینا کاک سوران بسیارا من اول ویره دفته دادگاه چه معنایی که دادگاه یعنی چه؟ بناوی خواهی بخشنده مهربان زور سپاس کاک مکیجان سلاوم بو ایوی بریز دادگاه ئامرازێکی سەرکوت کردنە بە دەزم ستەمکارانەوە بۆ هەر کەسێک کە بەرامبەریان بوەستی ڕەخنەیان لێ بگرێ و ستەم و نادادی ئەوان دەربخات. یەکێکی ترە لەو ئامرازانەی وەکو چۆن بە پارەی حرام و دزراوی ئەم وڵاتە ئیرادەی خەڵکە کڕن، وەکو چۆن میلیشیا و هێزی چەکداریان هەیە لە دەرەوەی یاسا بەکاری دێنن بۆ سەرکوتی ئازادی خوازان و خۆپیشاندەران و چالاکوانان. یەکێک لە هۆکارەکانی تری سەرکوتکردن کە ئێستا بەدەستیانەوەی و بەکاری دێنن بریتیە لە دادگا بۆ بێدەنگکردن، بۆ ترساندن، بۆ تۆقاندن و بۆ ڕاپێچکردنی ئەوانەی کە بربەستن لە بەردەم زوڵم و ستەمیانە بۆ نێو زیندانن. باشە کاک سوران ئەتۆ خۆت هەموومان دەزانین توش جەناب دەزانی ئەو دادوەرانە کە دەبنە دادوەر
یان دەبنە پارێزەر سوێندێک دەخۆن سوێن بە قورعان دەخۆن کە خیانەت لە پیشەکان نەکەن و ڕازگۆ بن بەڵام دەبینین دادوەر هەیە بە ئەمری حزبی کار دەکە بۆ ئەو دادەبەرانە چیت هەیە بڵێ بۆ نمونە ئەوەی دوێنێ کڕۆیدا لە هەولێر ئەو چالاکۆمانەوەی بەهدینان دادوەرێکی لێبووە مەجموعەی دادوەری لێبووە بەڕاستی بە شاهدی ئەو کەسانێک کە لەوێ حاضر بوونە شتەکە دوور بوو لە یاسا و دوور بوو لە پیشەی دادوەری بۆ ئەو دادوەرانە چی دەڵێ ئەو سوێندێک کە خواردیانە بە قورعان یعنی بچوونێکە لەسەر ئەم شتە دادوەران و ئەوانەی کە پیشەی پیرۆزیان هەیە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بە حورمەتی ئینسانەوە هەیە بە شکۆی ئینسانەوە هەیە هەمویان ئەو سوێندە دەخۆن پزیشک دادوەر و وەزیر پەرلەمانتار پارێزگار هەموو ئەوانەی کە وەزیفەی گشتیان هەیە سوێن دەخۆن لە پیشەکەیانە دڵسۆز بن بە ئەمانەتەوە کار بکەن بە دادگەرانە مامەڵە بکەن بەڵام بەداخەوە دەڵێم ئەوانە نەحسابیان بۆ سوێند و قورئان کردووە و نەحسابیان بۆ ویژدان و ناخی خۆیان و پیشەکەیان کردووە بوون بە داردەستی ئەوانەی کە ستەمکارن و ئەوانیان داناوە لە پێناو موچەیەکە کە من پێم وایە هەر کەس سوێندی پیشەیی خۆی شکاند خیانەتی لە ناخی خۆی و لە ویژدانی خۆی و لە منداڵەکانی خۆی و لە خێزانەکەی خۆی کردووە کە بەو جۆرە پارەی حرامی سوێندی درۆی شکاوی پیشەکەیان کە پیشەی دادوەری پەیوەستە بە مەسیری ئینسانەوە تۆ چون ویژدانە ڕێ ئەدات بە بڕیارێکی نایاساییانە کە ئەمرت پێکراوە بۆت ئامادەکراوە لە دەستگایەکی سیخوڕی ئەمنی دەبێ ئەم کەسە تۆ وا سزای بدەیت ئیتر نەگوێی لێ بگری نەمافی بەرگری لە خۆکردنی هەبێ دەبێت سزای بدەیت چۆن ویژدانی قبوڵەکە پارەی حرامی ئەم بڕیارەی ئەبات وەیدا بە مناڵەکانی ئەیدا بە کچەکەی ئەیدا بە کوڕەکەی چۆن خەوی لێ ئەکەوێ کە لەوەها پیشەیەکایە لەبێ ئەو دادوەرە ویژدانی خۆی کا بە حەکەم شەق هەڵبدا لەو پارە حرامەی لە پێناو تێکدانی ژیانی ئینسانێک و بەندکردن و تەنانەت بگاتە لە سێدارەدانی ئینسانێک بەو جۆرە پارە پیا بکە ئەو دادوەرە بچێت بەڕێی من سوال بکات زۆر کۆمەندانە و شەرەفمەندانەترە لەو 8 ملیۆن و 7 ملیۆنەی لە دادگاکانە بە ناوی یاسا و جێبەجێکردنی یاساوەوەری دەگرێت کە ئەمە لە دەڤەری دوهۆک لە 100% هیچ دادوەرێک نییە لە دەرەوەی قسەی ئەو دەسەڵاتە ستەمکارە بتوانێت بڕیارێکی عادیلانە بدا کەیسمان هەبووە خەڵکیان لە ناو زیندان خنکاندووە دواییدا بە خۆخنکاندن تۆماری کردووە لە کاتێکا کە ئەگەر بەس ویژدانی هەبێ ئەزانێ ئەم کەسە خنکێنراوە دەیان کەیسی تر کە کەیسی فەزیحەی گەورە یعنی دادوەرێک شێروانی لە بەردەمیان پێی بڵێ من بە تەعەدای ناموس لە ژنەکەم ئەم ئیفادەیەم لێ وەرگیراوە ئەو گوێی لێ نەگرێ چ زەمانەتێک هەیە بۆ پارێزگاری لە ژن و کچەکەی خۆی بەیانی پێی نەڵێن ژن و کچەکە دوادیەکەی نەگەر تۆژم حکومەوە لێ نەکەی ئەوانەی کە ئەوە قبوڵەکە نەبێ قبولیان بێ بەیانی ژن و کچ و خێزانەکانی خۆشیان تووشی هەمان زوڵم و ستەم و نادادی ببنەوە بەیانی دەیشیان کوژن و بۆشیان نییە قسە بکەن و تۆمەتێکیشیان بۆ دروستەکەن و تۆمەتێکی ئەخلاقی ئەخەنە پاڵیان بۆی لە ڕویان نێدا کۆچی لە خۆیان بکەن ئەم کۆمەڵگەیە کە فاسید بووە کە حکومڕانێتیەکەی کۆتایی هاتووە هۆکارەکەی ئەوەیە بەشێکی فاسید بوونی دادگا و دادوەر وەکو وایە خوێ فاسید ببێ ئەڵێ نەگەر شتێک فاسید ببێ خوێی پێواکەن بەڵام خوێ فاسید ببێ چی لەکەی باشەگەر دادگا و دادوەر و ئەمانە فاسید ببێترە خەڵک سکاڵای خۆی بەرێ بۆ توێ هەر ئاسمان ماوەیە ئێستا دوعا لەمانە بکە ئەم ساڵ موستەمکارانە مەرجیان ببینین لەسەر مەرجیان شادی بگێڕین و جلی ئاهەنگ لەبەر بکەین ئەمە ئەوە بوو کە خەڵک بۆ بەعسی خواست و ئێستا بۆ ئەم ستەمکارە کوردانەیە خوازیە بۆ ئەم بنەماڵەیە خوازیە کە بوون بە بەڵا بەسەر ئەم میلەتەوە دادگاکانمان بەداخەوەی لەم لە سنووری زەردا دادوەری باش هەیە بەڵام بزانن بڕیاری عادیلانە دەرەکا و بیستی ئەوان نابێ ئەیخەنە شوێنێک بۆ
بڕیاری ئەحوالی شخصی هەندێ بڕیار بکە هیچ گرنگ نییە چۆن دەری بکە. بەڕاستی ئەمە نیشانەی کۆتایی هاتنی ئەم دەسەڵات و حکومڕانیەتیەیە. باوەڕ بکە کاگمەکی دادگاکانی بەعز کە سەدام شۆڕژگەڕییا لە سێدارە دراوە بەم جۆرە مامەڵەی نەکردووە کە شتی بوختانی درۆ و تۆمەتی ناڕاست بخاتە پاڵ ڕۆژنامەنووس. یعنی بەعز خەڵکێگر بە نامەیەکەوە کە لە تەنزیمەکانی شارە پێگیرە. ئەو سەرکردانەی کە لە سێدارە دراون لە زیندان هەموو سەرکردەی شۆڕژ بوون. دانی کەم وەکو دادگاکانی بەعز خەڵک حکوم بن لەسەر بەڵگەیە کە هەبێ. ئەگەر تەقەی لێتان کردووە لە ماڵەکانتان بڵێن بەڵێ ئەمە بەڵگە ئەم پیاوات وە شەو تەقەی لێ کردووی. تۆمەتی گروپی چەکداری بیتە پاڵ ئەم گەنجانە کە ڕەنگە هیچیان نەزانن چەک بەکاربێنن. بەڵام ئێوە چەکتان هێناوە لە شەڕی داعش بۆ شەڕی تیرۆر خەڵکی ئازادی خوازان پێخوشتووە. چەکی ئەڵمانیتان وەرگرتووە فرۆشتوتانەتەوە. چەکتان وەرگرتووە ڕاوی پێەکەن لەو دەڤەرەی خۆتان. ئەی خاڵک ئێوە چۆن سزابدا لەسەر ئەو هەموو خیانەتەی لە مێژووی خیانەتکاری ئێوە. ئەی خاڵک چۆن سزای ئێوە بدا کە دەیان گەنجتان تیرۆر و بێسەر و شوێن و شوێن بزر کردو ێسەش دایکی چاوەڕێی تەرمەکەیەکە دەستی ناکەوێتەوە. یخۆ کاگمەکی ئەمانە لە سجنی ڕایەتەوە سەیری مێژویان کە بزانە ئینسانیان چۆن کوشتووە. خاڵێکی زۆر گرنگ یعنی زۆر جا کە هەمومان ڕێخرەمان دەکرد دەمانوت یاسا لەم وڵاتە پێشێل کراوە دادگا بێلایەن نییە دادگا قیمەتی نەماوە یاسا قیمەتی نەماوە. بەڵام پێش چەند ڕۆژێک سەرۆکی حکومەت لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەدا یعنی بڕیاری محکەمەیدا کەوتی ئەمانە سیخڕن ئەمانە تێکدەرن ئەمانە دەیانەوێ خۆسەڵخانەی بیانی بتەقێنەوە هەموو شتێکی بڕیاریدا یعنی خۆی بە زمانی خۆی قیمەتی بوو محکەمە. بەڵێ طبعا وەک گوتم دادگا و یاسا لە هەرێمی کوردستان لەژێر پێی ئەوانایە. ئەوان سیناریۆی تۆمەتەکەدا ڕێژن و ئەینێرن بۆ دادوەرەکۆڵێن ئەوەی وتومانە ئەبێت جێبەجێکەی. ئەگەرنا ئەم گەنجانە یەک جار دوو جار براونەتە دادگا یەکسەر حکوم دران. ئەمانە کاگمەکی زیندانیان هەیە فەرماندەیەکانیان لەشکرەکانیان زیندانی هەیە. ئەمانە کوڕەکانیان زیندانی هەیە. ئەمانە زیندانی نهێنیان هەیە. ئەمانە لە بەعس ڕەفتاری ناشرینتریان هەیە بۆ سزادان و بۆ شکەنجەدان و یعنی معقولە تۆ بە گومان خەڵکێک بەری ساڵێک بخەیتە زیندانێکی تەنهایی ئەشکەنجەی بێ بڵێ گومانم لێتە تۆ زانیاری بدەی بە کاگمەکی بە سۆران بە عەمر بەزەید. خۆ بەعسی جەروای کردووە. ئەمانە ڕووی بەعسیان سپی کردوتەوە بۆیە ڕەغدەیە سەیەسنگ دەرەپەڕێنێ لە کەناڵی العەرەبیە بە ئارەزوی خۆی قساکە. چکە بینە سەیرەکە ئەمانە لە باوکی خراپترن لیسە باوکی ئەمانە ڕووی باوکی ڕەخدەیان سپی کردوتەوە بۆیە دیانە سەر شاشە بێمنەتانە قساکەن و ئەمانە تاوانی زۆر گەورەیان ئەنجام داوە. بەڵام لەبەر ئەوەی دەستیان بەسەر پارە و داهاتیە وڵاتتا گرتووە دەستیان بەسەر نەوتیان گرتووە دەستیان بەسەر ئیرادەی ئەم میلەتا گرتووە ئەتوانن حکم کە نەگەرنا ئەمانە بووە بکرانایە بە عیبرەت لە زیندانە لەسەر ئەو هەموو تاوانەی دەرحەق بەم میلەتە کردویانە دەرحەق بە خوێنی شەهیدان کردویانە دەرحەق بە دایکی شەهیدان و باوکی شەهید و ژنی شەهید کردویانە بەرامبەر بە هەموو قوربانیەکان کردویانە. ئەمانە بەڵایەکی گەورن بەسەر ئەم میلەتەوە ئەوەتەی هەن خۆیان خۆشەژین ڕائەبیۆرن لە سەردەمی شۆڕشە ناشرینەکەیانەوە کە کردویانە هەتاکو ئێستاکە 30 ساڵی حکمی ناشرینیانە خەریکی خۆ دەوڵەمەندن و ڕابواردن و خۆشیاندن و ئازاردان و سزادانی خەڵکن میلەتیان کردو بە کۆیلە دۆخێکیان دروست کردووە خەڵک سەرە بگرێ بۆی بە کۆیلە قبولی کەن قبولی ناکەن و ناشرینی ئەم جۆرە لە حکومڕانی لە سەردەمی کابینەی نوێیان لە سەردەمی ئەم برادەراکە
دەستگایەکی سیخوڕی مەترسیداری هەبووە، ئەوەندەی ئیشی لەسەر ئازادی خوازەکان و ئەوەندەی ئیشی لەسەر ئینسانە جوانەکان و ڕۆژنامە نووسە بوێرەکان و سیاسی و چالاکوانە نادەستەمەوەکان کردووە، ئەوەندە ئیشی لەسەر ئەوە نەکردووە کە ئەمنی ئەم وڵاتە، ئاسایشی ئەم وڵاتە لە پیرۆر و لە وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی کە پلانێکیان هەیە لە هەرێمی کوردستانە بپارێزێن. ئەوە تایبینین چیان هەیە بۆ دەستگای ئەمنی و سیخوڕی و خەڵکردن بە جاسوس بەکاریان هێناوە، بەڵام لە ناو هەولێرە موشەکبارانەکرێن ئەمنیەت و ژیانی خەڵک لەژێر پێی ئەوانایە. ئەوان بۆ خۆیان جورئەت ناکەن و ناوێرن بە بێ پاسەوان و قافڵەی سیارە بە شەقامەکانی ئەم هەرێمی کوردستانە بگەڕن، چکە زانن چ تاوانێکیان کردو دەرحەق بە میلەت، چکە زانن ئەگەر ڕۆژێک بە تەنیا بکەونە سەر جادە چیان بەرامبەرەکرێ و ئیشەڵا هەریش ئەکرێن ئینشاءالله. کاک سووران پرسیارێکی تر ئێستا یعنی حکومەتێک کە دەبینی هەر پارتی نییە و حکومەتیش هەموو کابینەکان پارتی بە تەنیا نەبووە، حەزبی تریش لەگەڵ بووە، ئەوەی ئێستا شێکێتی و گۆڕانی لەگەڵ. یعنی من لێرە لە جەنابت دەپرسم، یعنی چ قسەیەکت هەیە بۆ ئەو حزبانەی کە ئێستا بەشدارن لە حکومەت و دادگایەکی وەک دوێن ئەبینن؟ بەڵێ، گۆڕان و یەکێتی نیشتیمانی بەرپرسیارەتیان لەم حکوومەتا کە ئەم سەرۆکەی هەیە و بەم جۆرە تەسەڕوفەکە کەم نییە، هەرچەنە بەداخەوە دۆخی گۆڕان دۆخێکی خراپە، قەت تەمەنامان ناکرد بزوتنەوەی گۆڕان لە پاڵ حکومڕانێتیەکی وە ئاستەمکارە بەشدار بێت لە کابینەیەکا و بە بەیاننامەیەک پێی وا بێ تر تەواو. یەکێتی نیشتیمانی ئەرکی گەورەی هەیە، چونکە یەکێتی نیشتیمانی ئەتوانێت پارتی دیموکرات ڕابگرێت و ئەتوانێت بڵێ من ڕازی نیم لەم جۆرە لە حکومڕانیە، و ئەتوانێت پێی بڵێ ئێمە شەراکەتمان لە حکومڕانیا بۆ ئەوە نییە کە ئێوە ئێستایکەن. داخەوە لاوازی یەکێتی نیشتیمانی و ئەو تیمەیەکە لە پاڵ ئەم سەرۆکی حکوومەتە پێیان وایە شەریکن لە حکوومەتە و شەریکن لە حکومڕانیە. حاشا ئەمە هیچ شەراکەتێک نییە لە حکومڕانیا، ئەگەر قبوڵن نییە دەبێ هەڵوێستی فعلیت هەبێ، ئەگەر نام جۆرە لە بێدەنگی ئەچێتە بەرژەوەندی ئەو سەرۆکی حکوومەتەی کە بە کەیفی خۆی دادگا بەکارهێنێ، پێشمەرگەی بەکارهێناوە بۆ شەڕی پەکەکە، بەڵام وەزیری پێشمەرگە هیچ دەسەڵاتێکی نییە و هیچی پێ نەکراوە. نابێ ئەمە قبول بکرێ، نابێ ئەم ملهوڕیە بۆ پارتی تا سەر بڕات و بەردەوام بێ و شەریکەکانیشی لە حکوومەت پێیان وابێ ئیشی ئەوان نییە. ئەم برادەرە گەر سەرۆکی حکوومەت نەبێ ئەو دەسەڵاتی بەو جۆرە نییە کە بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئەم خەڵکە ئازادی خوازە بکات، دادگا بەکاربێنێ، پۆلیس بەکاربێنێ، ئاسایش بەکاربێنێ، هەموو شتێک لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ و داهاتی وڵاتەش بدزێت و کۆمپانیاکەی خۆی پێدەوڵەمەند بێکە ناویستێرە. ئەمە زۆعفی لایەنەکانی ترە، بەوانەی بەشدارن لە حکوومەت، بەوانەشی کە ئۆپۆزیسیۆنن. بۆ ئەم برادرە ئاوا پێی لێ ڕاکێشەیەوێ ئەم کۆمەلگایەت هەلبەند کادەمی هەمووی دابخا، هەرچیش بوو بە بەربەست بیخاتە ناو زیندانەوە. و من لە لایەکی پێم وایە ئەم برادرە هەرچی لە دەسەڵاتە ناشرینەکەی هەیە بەکاری بێنێ بۆی خەڵکی کوردستان ئیتر بگەنەوە ئاستەی کە جام پڕ بووە لێ ڕژاوە، نازانم هەموو مەسەلانەی کە هێننەوە زوڵم لە ئەستوریا. ئەستوری چیە؟ ڕۆژ بە ڕۆژ زوڵمیان ئەستورترە بێ، جام و منجەڵ و دەریا لێ ڕژێ لە زوڵم مستەمی ئەمانە. مێ دەکەم سەریان بخوات و کۆتاییشیان بێ، خودای 30 ساڵ حکومڕانی تقابی لە سەدەیەک حکمی وڵاتەکەن. کاک سووران زۆر سوپاست دەکەم. خودت وەک ئەبینی لەم 2 ساڵی ئەخیرەدا لە دەڤەری بەهدینان سەرهەڵدانێک دروست بووە، وشاربوونەوەیەک دروست بووە، بێزاریەکی زۆر گەورە لەم دەسەڵاتە دروست بووە. خودش ئەزانی کە پارتی بەهدینان و بارزان بە دڵی خۆی دەبینێ. ئێستا دەبینی لەوێ خەڵکێک پیا بووە کە خەڵکێکی زۆر مەبدەئین، خەڵکێکی باوەریان بە گۆڕانکاری هەیە، باوەریان بە ئازادی ڕادەربڕین هەیە. پارتی ئەمەی زۆری پێ ناخۆشە، هەوڵ دەدا ئەم خەڵکە هەمووی بگیرە و زیندانی بکە و حکم بدە و مەجموعەیەکشان ڕایان کردووە لە سلێمانی دەژین. ئەتو چ قسەیەکت هەیە بۆ گەنجانی بادینان؟ من پێم وایە هەر گەنجێک جورئەتی ڕەخنەی هەبێ لە بادینانە بەقەر شۆڕشێک کاریگەری هەیە،
چونکە خەڵکی کوردستان ڕەنگە کەم تێبگەیشتایە لەوەی بادینان کاتی خۆی بۆ بێدەنگە. بادینان لەژێر زەبر و زەنگ و توند و تیژی و هەڕەشە و تۆقاندنی پارتیا بوو، وەکو چۆن دەیویست لە هەولێریش هەمان شتکا و بەردەوامیشە. بەڵام بە سزادانی کۆمەڵێک گەنجی چالاکوان ناڕزایەتیەکانی بادینان چەند هێندە بووە و ئەو بەرخودانەی لە خەڵکی بادینان هەیە، ئەو تووڕێی لەوێ هەیە زۆر زیاترە لە هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان. و من چاویان ماچەکەم پێیانەڵێم بەرهەمی تووڕەیی و خەباتی ئێوە دڵنیابن ئەگاتە ئەوەی کە ئەم ستەمکاریە بخات و ئەم جۆرە لە دەسەڵاتی ستەمکار بکەوێتە ژێر پێتان، چونکە ئەمانە چەندێکی تر زۆر مستەم بکەن بە هیچ شێوەیە ناگەن بە عودەی و قوسەی کوڕی سەدام کە لە ئەنهای هەموو عێراقا 18 ملیۆن هاوڵاتی یەک هاوڵاتی نەیەوێرا بەرامبەریان شتێک بڵێ کۆتاییان بە ژیانیێنە. بەڵام چۆن لە هەمان ئەو شوێنەی زوڵمیان لێ کرد کۆتایی بە ژیانیان هات بە باوکیشیانەوە، با دڵنیابن ئەوانەی زوڵم مستەمەکەن لەم میلەتە کۆتایی بە ژیانیان لە هەمان ئەو شوێنانە دێ، وەگەر بیشیان هەوێت دەرباز بن لە وڵاتە دڵنیا بە ناوەکانیان دادگاییەک لێن، نایڵین لە هیچ شوێنێ ئیسراحەت بکەن و هەنێکیان لە قەبرەکە بێ دادگایی بکرێن. زۆر سپاس کاک سووران، زۆر سپاس بۆ بەشداریت لەگەڵمان، سپاسی جەنابەت دەکەین بۆ ئەو قسە جوانە ئەو پەیامەکە گەاندوو بینەی دەکەین. ئێوەش ماندوو نەبن و بەردەوام سەرچاو کاکە سووران زۆر سپاست دەکەین بەڕێزی. بینەرێت هێژە بینەرێت بەڕێز دێنەوەبەرەکە کورت وەرگرین و دەزەمرینە دەفەوە جارەگۆری. حوالت هجا حوالت برس خشکو برات من وقت ما بودی برنامه ما شبال سه جای پخشب یک جار تفدا برس اليوتيوب والاكونت من مكيرامند وتفدا برس الفيسبوك السه جها اك وقت يا لايف بس ساعتوني بقى مت لايف ده نكد مهوانه جدي وگرین اوجی کاک عبدالله ملنوری نام پیشوی پارلمان کردستانه وقت ما گفتی افشار مگلک مهوانه تای پنجن هم ویجی عندنا پارلمان ونقل دكتور كمال سيد قادر اوجی ما وگرد کاک عبدالله بخیر بیت. کاک عبدالله اوی ککرا برانبر چالاکوانان و رجمنوسانی بهدینان که خودتان ابینین و خودتانش دوره کی زور گوری تیاه که کار و چالاکیتان زۆر کردووە بۆ ئازادکردنی ئەم چالاکوانانە. ئەو محکەمەی دوێنێ کرا لە چۆن دەبینە ئەو محکەمەیە؟ یعنی بەڕێی تۆ ئەمەی ئێستا کرا چی بوو؟ سڵاو و ڕێزم بۆ بینەران و گوێگرانی بەڕێز. ئەوەی دوێنێ کرا شانۆگەری بوو، شانۆگەریەک بوو بە ناوی دادگاوە کرا لە ژێر عینوان و پەردەی دادگا کرا، بەڵام سەرنجام جێبەجێکردنی خواست و میزاجی خێڵ بوو بەسەر کۆمەڵێک خەڵکی ئازادی خوازە و دوێنێ ئەوەی کە ئامادە نەبوو دادوەر بوو، ئەوەی ئامادە نەبوو دادگا بوو، ئەوەی ئامادە نەبوو یاسا بوو، ئەوەی کە ئامادە بوو عەقڵی خێڵ بوو، ئەوەی کە ئامادە بوو عەقڵیەتێکی ئەمنی بوو، ئەوەی ئامادە بوو دەروونێکی نەخۆشی و پڕ لە تاوان بوو بەرامبەر بە خەڵکی ئازادی خواز، بەرامبەر بە خەڵکی دادپەروەر. و لەگەڵ ئەوەشا بەداخەوە ئەمە بەشێکی پرسەکەیە، بەشەکەی تری ئەوەیە کە ئەوەی کەوای کردە دوێنێ ئەو ئازادی خوازانە حکم بدرێن بەڕاستی بە تەنها ئەو عەقڵێتە نەبوو، بێدەنگی خەڵک بوو، بێ هەڵوێستی خەڵک بوو، بێ هەڵوێستی و بێدەنگی بەشێکی زۆر لە کۆمەڵگەی کوردی. و
ئەو دەسەڵاتەی کە هەیە مەبەستم بە تایبەت ئەوەی لە بادینان ڕوویدا کە پارتی دیموکراتی کوردستان ئەنجامیدا لە سێبەری بێدەنگی خەڵکە ئەنجامیدا، لە سێبەری بێهەڵوێستی یەکێتی و گۆڕانە ئەنجامیاندا. ئەگەر لە چەند مانگی ڕابردووە خەڵک هەڵوێستی هەبوایە چەندین جار داوامان کرد، خەڵکانی ئازادی خواست ئاگاداریان بڵاو کردەوە، بانگەواز بڵاو کرایەوە، داوا لە خەڵکرا تکایە مەترسیایە ئەمانە لە بەردەم چەپۆکی حکومڕان کیستەمکار و زاڵم و خائینان تکایە با بەتەنها بەجێیان نێڵن، تکایە با مناڵەکانیان کە سوکاریان خێزانەکانیان بەجێ نەهێڵن. بەڵام بەداخەوە لە ئاستی ڕای گشتیای گوێیەک بۆ بیستن نەبوو، وجدانێک بۆ هەست پێکردن نەبوو. بۆیە ئەوە نەتیجەکەیە کە ئیتر تۆ دوێنێ کە تاوانەکە ڕوئەدا، کە ئاگرەکە ئەکەوێتەوە، کە کارەساتەکە ئەقەومێ خەڵکە ئەگەر بەیەکەوە بن، ئەم خەڵکە ئەگەر پشتیوانی یەک بن، ئەگەر ئەم خەڵکە لە ئاستی ستەم و زوڵمی دەسەڵاتە دەنگ هەڵبڕن، وەڵڵاهی دەسەڵات هەموو دنیای لە پشت بێ ناتوانێت ڕووبەڕووی ئیرادەی ملت بێتەوە. ئیرادەی گەل زۆر گەورەترە لە ئیرادەی کۆمەڵێ خێڵ و کۆمەڵێ سەرکردەی سیخڕ. یعنی کورە ئاخر لەکوێی دنیا هەبووە تۆ کۆمەڵێ سیخڕ و خاین حکومڕانی بکات، کۆمەڵێ فاسد و گەندەڵ حکومڕانی بکات کەچی بتوانێت بەردەوام بێت. هەموو ئەمانە نەتیجەی بێدەنگی خەڵکە بەداخەوە کە یعنی کاک عەبدوڵڵا تو تاوانەکە دەخێ پاڵ خەڵکیش بێدەنگی خەڵک وای کردووە کە ئەم سیستەمە هەر بەردەوام بێ، ئەم زاڵەمان هەر لەسەر خۆم بەشێکم لە خەڵک، من خۆم بەشێکم لە خەڵک، خۆم دابڕاو نیم لە خەڵک. بەڵام کاکمەکی خۆ با لەم سەکۆیی جەنابتانەوە لەو سەکۆیەوە کە تۆ مقابلەی منەکەی خۆ کاک ئێمە دوومان پێش ئێستا خەڵک داوای لە ئێمە کرد کاکە تکایە پێشەوامان بن، ڕابەرمان بن، پشتیوانمان بن، بێنە سەر جادە، ئێمە لەگەڵتانین بەجێ نایەڵین. ئێمە هاتینە سەر جادە گیران 4-5 ڕۆژ لەسەر ناوین خەڵک ڕۆیشتنەوە ماڵەوە. کاکە خۆ ئەمە تازەیە نەک هەرەوە کۆمەڵێ قەڵەمفرۆش تۆمەتیان بۆ ئەکردین بە حساب معارزەن کەچی خەڵک بە قسەی ئەوانیە کرد. یعنی بیرتان نەچێت ئینسان سەیری کەیسی شێروان شێروانی و بەدەلبەرواری و گیرەوەی بادینانەکە کە بە تەنها بەجێ هێڵدان کە خەڵک هەڵوێستی نەبوو، کە من سەیری کەیسی گرتنی خۆم ئەەکەم کە خەڵک هەڵوێستی نەبوو، کە خەڵک ڕۆیشتە ماڵەوە. ئێخۆ کاکە طبعا دەبێ من مافی گلەیم هەیە لە هاوڵاتیەکانم، بەڵام ئەوە ناهێنێ کە ئێمە بێ ئومێد بین. عەفوان ئەمە بێهیوایی نییە، ئەمە وتنی حەقیقەتە، وتنی ڕاستی بێهیوایی نییە. ئێمە با تێکەڵی نەکەین، ئەبێ خۆمان بناسین، ئەبێ من خۆم بناسم، کۆمەڵگەکەم بناسم، ئەبێ گلەیی لە هاوڵاتیەکانم بکەم بڵێم بەڵێ ڕاستە ئێمە دەسەڵات ستەممان لێەکە، بڵێم بەڵێ ڕاستە من بەرپرسیارم وەکو هاوڵاتیەک وەکو کەسێکە سیاستم کردووە، بەڵام بێ پێی بڵێم برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، ئەبێت تۆ لە نیوێ ڕێگە بژێم نێڵ. من خەڵکی کوردستان بە خەڵکێکی ترسنۆک و بێ هەڵوێست نازانم، بەڵام پێم وایە ئەبێ پێداگیری خەڵک لە ئێستا زیاتر بێ، ئامادەبوونی خەڵک لە ئێستا زیاتر بێ، گوشارەکان و ڕەخنە و هەڵوێستەکانی خەڵک زیاتر بێ. حەجمی تاوانەکانی دەسەڵات زۆر گەورەیە، بەڵام حەجمی کاردانەوەکانی خەڵک کەمترە. یعنی ئێمە پێویستمان بەوەیە کە بە حەجمێکی گەورەتر لە شەقامە ئامادەییمان هەبێت. ینی لە مینبەرە جیاوازەکانی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتە، مینبەرە جیاوازەکانی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتە ئامادەییمان هەبێت. گرێەکە لەم ڕۆوەیە، ینی خۆگەرنا هەرگیز من پێم وانە میلەتی ئێمە میلەتێکی بێ هەڵوێست بن، بەڵام ئەتەوێ ڕازگۆ بم لەگەڵ خەڵکا کاکمەکیە درۆڵێ نەخێرە بە ڕازگۆ بین، ئەبێ دەستخەمە سەر برینەکە، ئەبێ بڵێم ئەمە برینەکەمانە. یعنی مەسەلەن پێم وتی ئەمڕۆ کۆمەڵی خەڵک
بۆ من ئەنووسێ دەڵێ کاکە بۆچی هەڵوێستان نییە خۆ من چیم تۆپم نییە تەیارم نییە لەشکرم نییە دەستگای پاراستن و ئاسایش و زانیاریم نییە ئەوەی کە هەمە خوایە ئەوەی کە هەمە خەڵکە ئەم خەڵکە پشتیوانێ بێ ئەبێ ئەم خەڵکە پشتی ئەگەر ئەم خەڵکە پشتیوان بێ کاکە هەموو دنیا ئەزانێتە ینی یاسای ئاسمان و یاسای سەرزەوی ئەزانانی ئەو حکومەی کە بەسەر شێروانی و خەڵکە ئەو کۆمەڵە چالاکوانە دراوە حکمێکی تەواو خێڵەکیانە و تەواو حاقدانەیە تەواو ناقانونیە ئەگەر میلەت قووەتی هەبێت و ڕوبەڕێ و دەسەڵاتە بێتەوە ناڕوات ینی ناتوانێت بەردەوام بێت ئەتوانی پەشیمانی بکەیتەوە ئەتوانی حکومەکە ڕابی ئەگەر ئەم حکومە بڕوات کە 6 ساڵە ئێمە 71 کەسی تر لە زیندانە ماوەی ئەوانی شوایان لێکرێ بەیانی دووبیانی منی شوالیەکەن تۆ شوالیەکەن خەڵکی تری هەولێری شوالیەکەن یعنی خەمەکە خەمی شێروانی نییە بەتەنیا خەمەکە خەمی کەرامەتی خۆمە خەمی ئایندەی خۆمە خەمی ئایندەی مناڵەکانمە خەمی ئایندەی براکانمە خەمی ئایندەی ئەو هەموو خەڵکە ئازادی خوازەمە کە هەیە تۆ هەڵوێستە زەعیف بێ بەتەکید بەیانی دووبیانی تەڵەکە خۆت ئەگرێ کارەساتەکە ڕوبەڕی خۆت ئەبێتەوە بۆیە کاکمەکی من پێم وایە ئێمە ئەبێت لەگەڵ خەڵکە سادق و ڕازگۆ بین خەڵکی هەیە بێ بە ئێمەی بڵێ ئێمە چیمان هەیە بێ بە یەکتری بڵێن ینی بۆ ئەوەی برینەکانی خۆمان کەم و کورتیەکانی خۆمان فەراغەکانی خۆمان خەلەکانی خۆمان بزانین کاک عەبدوڵڵا من لێرە خاڵێک حەزەکەم ڕێی خود لەسەری بێ ئەوە کردوێنێ لە محکەمەکەدا هەر هەمویان وتیانە کە ئێمە ئەشکەجە دراوین و شێروانی وتی هەڕەشەی خێزانی لێم کرا بەڵام محکەمەکە هیچ بۆ ئەو هیچ شتێکی نەگۆڕا و بەردەوام بوون ئەمە چۆن دەبینی کە ئەم حاڵەتە لە محکەمەیە کە نوێنەری خەڵکی تێدا بوو پەرلەمانتارانی تیا بوو پێیان دەڵێن هەڕەشەی خێزانی لێم کراوە بوو ئەگەر پاسپۆرتەکەرە دەنم هەڕەشەی خێزانی لێ دەکەن ئەم شتە تو بەچی دەبینی ینی ئەمە چی ئەمە کاکمەکی من پێم وتی شانۆگەریە ئەسڵەن محکەمە نییە تا تۆ گلەیی لێ بکەیت ئەسڵەن ئەو عەقڵیەتەی کە شێروانی گرتووە ئەو عەقڵیەتەی کە لێکۆڵینەوەی لەگەڵا کردووە ئەو عەقڵیەتەی کە کەیسەکەی بۆ دروست کردووە ئەو عەقڵیەتەی کە حکمی ئەدا هەر یەک عەقڵیەتە ئیتر چینە دادوەر چیە ناوێکی درۆینەوەی لە خۆی ناو ینی لە جەوهەرە ئەمە دادگانیە کەسێک کە دادوەر نەبوو تۆ نابێت داوای هەڵوێستی دادوەرانەی لێ بکەیت کابرا تەنها بە عنوان دادوەرە لە جەوهەرە دادوەر نییە کە ئەو دادوەر نەبوو بە عەقڵیەتی کەسێکی ئەمنی هاتووە بە عەقڵیەتی کەسێکی خێڵەتکی هاتووەتە ئەوێ لە ئەسڵا مەهامی ئەو سزادانی خەڵکی ئازادی خوازە لە ئەسڵا ئەو بۆیە لەوێ دانراوە تۆڵە بکاتەوە ڕقی خۆی هەڵڕێژێ ژەهر هەڵڕێژێ ئەوەی کە هەڕەشەی خێزانی لە شێروانی کردووە و ئەوەشی کە حکمی داوای یەک عەقڵیەتە بۆیە تۆ چاوەڕێی چیەکەی لەو دادوەرە ئەوە دادوەر نییە پێم وتی ئەوە بە خەنجەری دەسەڵاتە ژەهری دەسەڵاتە ئەوە چەپۆکی دەسەڵاتە ینی بۆیە من چاوەڕێشتی لەو جۆرە ناکەم ینی ئەسڵەن کۆی پرۆسەکە شانۆگەریە ینی تۆ بیخەبەرچای ئێمە 10 ڕۆژ پێش ئێستا گوێمان لە بەناو سەرۆکی حکوومەت هەبوو بەتوندی وتی ئەمانە سیر پێش دادگا کەوت پێش یاسا کەوت پێش لێکۆڵینەوە کەوت ینی پێش ئەوەی شێروانی ئەوان پێش ئەوەی بێنە دادگا پێش ئەوەی بێنە بینایی دادگا پێش ئەوەی پەرلەمانتاران بیان بین پێش ئەوەی نوێنەرایەتی و وڵاتان بیان بینن حکمیان درابوو ئەو ڕۆژە تەنها ئەعلانکردنی حکومەکە بوو کەشفکردنی حکومەکە بوو ینی ئەگەر پێشتر قەرار دراوە کەیسەکە یەک لای دراوەتەوە بۆیە کاکمەکی گیان کۆی پرۆسەکە لە یەک شوێنەوە سەرچاواگرێ کە سیستمێکی حکومڕانی خێڵەکی ستەمکارانەی دواکەوتوو هەیە کە حکمی ئەم وڵاتە ئەکا کە قووەت لە بێدەنگی خەڵکەوە وەرەگرێت کە قووەت لە وڵاتانی ئەقلیمی و لە خیانەت و لە عەمالەتەوە وەرەگرێت هەر ئەمە چاوەڕێ لێ هەرمی لێ چاوەڕێکرێت کاک عەبدوڵڵا ببوورە لێرە لێ دەبرم یعنی چەند پێشەش پەرلەمانتار لەوێ ئامادە ببوون لە پێش چاوی ئەو پێشەش ئەندە پەرلەمانتارانە کە وتیان هەڕەشەی خێزانیمان لێ کراوە ئایا ئەتو چی داوا دەکەی لەو پەرلەمانتارانە چۆن دەچنە ساڵەی پەرلەمان و دائەنیشن چی ئەڵێن
ئەزانی کاکمەکیگیا من دڵنیاتەکەم ئەو پەرلەمانتارانە خەڵکی زۆر بە وێژان و دڵسۆز و ڕازگویان تایە خەڵکی خەمخۆیان تایە من لە ناو هەموو کۆبوونەوەکە خەڵکانێکی چاکەن بەڵام ئەو پەرلەمانتارانە بێ بڕۆن لە ناو پەرلەمانەکەی خۆیانە کەمپین بکەن داوای دانیشتنی پەرلەمان بکەن داوای هەڵوەشانەوەی کۆی قەرارەکە بکەن داوای هەڵوەشانەوەی ئەو دادگایە بکەن هەر لە ڕیشەوە داوای بانگێشکردنی ئەو سەرۆکی حکومەتە بکەن کە پێش دادگا حکومەتە ئەبی ئەم شتانە بکرێ ئەگەرنا ئەوی تری بەڕاستی هیچ نییە ینی پێویستە بگەڕێن پێویست بکە قونسڵخانەکان ببینن سەفارەتەکان ببینن پەرلەمانتارەکان توان بڕۆن مان بگرن توان بڕۆن ناو پەرلەمانەکەی خۆیان لە بەردەم پەرلەمانە مان بگرن لە بەردەم نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکانە مان بگرن نەوەیەک لە ئێمەمانان زیاتریان پێگرێ ئێمە هاوڵاتیکی ئاسایی هێستا يعني اوان زیاتریان پێەکەی ئێستا مەسەلەن ئەمڕۆ من هینێکم بینی نووسرا ئەوێکی 35 پەرلەمانتارم بینی ئەمە هەڵوێستێکی باشە ئەم 35 پەرلەمانتارە ئەگەر بتوانن هەڵوێستی کرداریان هەبێت داوا لە حیزبەکانیان بکەن مەسەلەن ئەوانەی گۆڕان ئەوانەی یەکەتی داوا لە حیزبەکانیان بکەن بەرامبەر بە حکوومەت هەڵوێستیان هەبێت بەرامبەر بە دادگا هەڵوێستیان هەبێت ینی مەسەلەن یەکێتەکان چی پێویستەکە ئای بە یەکێتەکان بڕۆن لە فەیسبوک ئاشت بنووسن ئەبێ بڕۆن یەخەی قوبات تاڵەبانی بگرن بڵێن تۆ جەگری سەرۆکی حکوومەتی بۆ بێدەنگی بۆ بێ هەڵوێستی ئەبێ گۆڕانەکان هەروەها بکەن یەخەی وەزیرەکان بگرن پێیان بڵێن بێ بۆ بێدەنگی بۆ بێ هەڵوێستی بۆ قسەیەک ناکەن ئەمانە هەڵوێستە من پێم وتی خەمخۆی لەمانتە بێبایەخ ناکەم وەکو وتم ئەمانە خەڵکێکی دڵسۆزن بەڵام هەڵوێستەکانیان هەڵوێستێکی زەعیفە ینی سەرۆکی حکوومەت لەوە تێگەیشتووە پەرلەمان هیچ نییە بۆیە پێش دادگا بڕیار دەرەکە دادوەرەکان لەوە تێگەیشتون پەرلەمان هیچ نییە بۆیە حکمێکی وا دەرەکەن دەستگا ئەمنیەکان لەوە تێگەیشتون پەرلەمان هیچ نییە بۆیە بە ئاسانی ئەڕۆن ئازادی خوازان ئەگرن و سزایەدەن یعنی بەداخەوە کاک عەبدوڵڵا من زۆر سوپاست دەکەم کە بوویە میوان لە بەرنامەیەکی ئێمە هەروە سوپاسی بۆچوونەکانت دەکەم حتمما ئێمە لە یەک سەنگەرداینە بەهدینان و سلێمانی و هەولێر و کوردستان هەمومان جاران هەرچی معارزە هەبوو لە سلێمانی بۆ ئێستا سەرانسەری کوردستان گرتوێتی ئێستا پەیوەندێکی باشمان هەیە هیوایەکی گەورەشمان هەیە کە بتوانین ئەم سیستەمە بگۆڕین مەکی من حەزەکەم شتێک هەیە بیڵێم ینی تکایە بە خەڵک بە دۆستەکەەوە بۆ خۆی ببینین سزادانی شێروانی و هاوڕێکانی گرتنی بەدەلبەرواری و هاوڕێکانی گرتنی ئینسانێکە ئەو ئینسانە گوتارەکەی داواکارەکەی تعبیر لە داواکارەکەی منێکی گەرمیانی و ئەوێکی سلێمانی و ئەوێکی ڕانی و ئەوێکی هەولێریەکە بادینی یانی چی گەرمیانی یانی سەرنجام ئێمە خەڵکی ئەم نیشتیمانەی وایە نیشتیمانەوە گەورەترە نیشتیمانێکە لە ژێر ستەمی کۆمەڵێک دەسەڵاتداری فاسد و خائینایە یعنی ئەوەی کە شێروانی ئەیکە ئەو قوربانی بەرگریکردن لە مافەکانی من ئێمە لێرە ئەگەرە داواکاریەکمان هەبێت داوای پشتیوانیکردن لە کەیسی کەسێک کە نوێنەرایەتی منەکە واتە بابەتەکە پەیوەست نییە بە هەولێری و دهۆکی و سلێمانی و ئەوانەوە ئەوەی کە ئەوێ ئەم جاکارێت دروستکات دیسان سیاسەتی دەسەڵاتە کە لە ئەسڵا جێبەجێکردی ئەجەندای دوژمنانە و بۆیە هیوادارم هەمومان بازێک بەسەر ئەو ناوچەگەرێتی هابێت فعلا نەبێوا بێ بۆیە منش دەڵێم جاران لە شارێکی جیاکرا معارزە بۆ ئێستا بەربڵاو بووتەوە ئێستا هەمومان یەک دەنگین یەک ڕێنین ئەوە زۆر گرنگە بەرامبەر ئەم سیستەم کارانە بژیت سوپاس کاک عەبدوڵڵا زۆر سوپاس بۆ بەشداریکردنت دەستخۆشی لێ دەکەم سەرچاوم هەواڵێت تێژە هەواڵێت بەڕێز کاک ڕەشدارەکە تۆ بشەی ژمارە تەلەفۆنێ بینە بەس دقەکێ بەری ئەم ژمارە ڤیدیۆکە دیمە هەیەم حەزکەین وێ ڤیدیۆژی لێ بدەن کاک ویلیام خۆنی لە هەولێری پایتەخت پارتی سوپایەکی گەورەی هەواڵگری و ڕێخستنی تایبەت و دەیان هەزار کادری حیزبی هەیە ئەگەر کەسێک بجوڵێتەوە و ناڕزایەتی دەربڕێت هەزاران چاو دێریەکەن یان ئازاری دەدەن یان زیندانیەکەن
بەڵام شەوی ڕابردوو گروپێک چەکدار بە پیکابێکی سپیەوە کە مەنەسەیەکی موشەکی لەسەر و ڕۆکێتی جۆری 107 میلی هەڵگرتووە بازگەی زێرەڤانی و بازگەی سەرەکی هەولێر تێپەڕ دەکەن و دێنن زیکانی قرژاڵە و هەولێر موشەکبارانەکەن و پاشان هەڵدێن. ئەمە دەیان پرسیار و گومانی لای خەڵک دروست کردووە. ئەم ڕۆکێتە ئامادەکراوە بۆ بۆردومانکردنی هەولێر بەڵام نەتەقێنراوەتەوە. کورتمەودایە و 107 میلی ناوە. توانای بە ئامانجگرتنی لە 8.5 کیلۆمەتردا هەیە و لەوە زیاتر ناتوانێت ئامانج بپێچێ. ڕۆکێتەکە لە بنەڕەتدا ڕووسیە و بەرهەمی ساڵی 2015. گروپێک چەکدار با پیکابێکی سپیەوە بازگەیکی سەرەکی هەولێر و چەندین بازگەی ئاسایش و هێزە ئەمنیەکانیان بڕیوە و لە سەر پیکابێکی سپی ئەم ڕۆکێتەیان دانا و پاشان ئاڕاستەی دڵی هەولێریان کردووە کە فڕۆکەخانە و گەڕێکی وەزیران و ناوچەیەکی ئەمنی ئەمریکیەکانیان بە ئامانج گرتووە. لە شەوی ڕابردوودا میدیا و دامەزراوە ئەمنیەکانی پارتی بەدڵنیاییەوە وتیان حەشدی شەعبی لە دووبزەوە هێرشەکەیان ئەنجام داوە. بەڵام دواتر دەرکەوت بە نزیکی 7 کیلۆمەتر لە سەر مەنەسەیەکی موشەکی ڕۆکێتەکانە ڕاستەی ناوچە بە ئامانگیراوەکان کراون. ئەوانەشی هێرشەکەیان ئەنجام داوە کەس نازانێت لە ناو هەولێرن یان هەڵاتون. گومانی زۆر لە سەر ئامانج و بکەرانی ڕووداوەکە هەیە. ئێران خۆی دەڵێت ئێمە لە پشت هێرشەکەوە نین و حەشدی شەعبیش خۆی بێبەری دەکا. ئەوەی خۆی کردووە بە خاوەنی دۆسیەکە گروپێکی گوماناویە بە ناوی سەرایەدەم کە کەمترین زانیاری لەبارەیانەوە هەیە. گروپێکی تەواو جێگای گومانن. با گوێرەی ئەم نەخشە سەربازیە بێ کە هی هاوپەیمانانە ئەو ڕۆکێتانەی ئاڕاستەکراون لە چەندلایەکەوە بوو. چەند ڕۆکێتێکیان نزیک بە 4 کیلۆمەتر لە ئامانجەکەوە دوور بوون کە ئەمەش ئەو پەڕی یاریکردنە لە زۆنی ئەمنی هەولێردا. وەزارەتی ناوخۆ لە بری وەڵامدانەوەی پرسیارە گوماناویەکانی خەڵک لە ڕاگەیەنراوێکدا ئاماژە بووە کە هەمان شێواز و تەکنیکە لە هێرشی پێشووی سەر فڕۆکەخانەی هەولێر بەکارات بوو لەم هێرشەشدا بەکار هاتووە. ئەوەش نیشانەی ئەوەی ئاڕاستەکانی پارتی و دامەزراوە ئەمنیەکان بۆ ئەوەیە حەشدی شەعبی بکرێت بە بکەری هێرشەکانی ئەم شەوی هەولێر. بەڵام خەڵک دەیان پرسیاری گوماناوی لا دروست بووە. تەنانەت بەشێک لە خەڵکی لە تۆڕەکانی سۆشیال میدیا گومانیان هەیە دەستی ئەمنی باڵەی ناوخۆیی لە پشتی کارەکەەوە بێ بە ئامانجی سیاسی و هەواڵگری، چونکە ئەوەی جێگەی پرسیاری خەڵکە ئەم ڕۆکێتانەکە لە بازار دەست ناکەون، تەنها لای سەربازگە و دامەزراوە ئەمنیەکان هەن، چونکە لە ناوجەرگەی هەولێردا ئاڕاستەی شوێنە هەستیارەکان کراون. ئۆتۆمبیل و مەنەسە موشەکەکان چۆن بە سەربازگەکاندا تێپەڕین هێندرانە هەولێر، و ئەگەر لە هەولێر مەنەسەکە و موشەکەکان بەردەست خراون هێزەمنیەکان چۆن نەیانتوانی بوونی مەترسیەکانی لەو جۆرە بکەن. ئەو هێرشەی ڕابردوو کرا ئەگەر ئاسانکاری بۆ نەکرابێ لە ناو خۆدا ئەوە گەورەترین شکستی بەرپرسانی هەولێر پیشان دەدا کە گەورە دامەزراوە هەواڵگری و ئەمنی و باڵوسخانەکان و دڵی سیستەمەکە کە حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمە دەکەوێتە ئەم زۆنەوە. چۆن پێشوەختە هەستیان بە بوونی هێرشێکی سڵاو بەڕێز خوشکبرێت هێژا سوپاسیاوە هەمیات کەم کاوە شێرکردی وەکمە گوتی مەسێجها لایفێمەت پێتە پەخشکردێ ئەم لەبێرەی سوپاسیاوان کەساتکەین ئەوێت هاریکاریە مادی بوو دەستگای تەفدا پرێزڤڕێکی دەستخوشێر و هەبیانکەین زۆر زۆر سوپاسیاواتکەین کو ئەو هاریکاری مەبڕێ کردی ئەم دێنوکە دەرفەتێ دەین ئەگەر کەسێکی بێت تەلەفۆنێ بکات ئەگەر کەسێکی بێت بەشداری بکات کاک ڕاژدەر کاک ویلیام ئەگە هیم بشێن ژمارە تەلەفۆنی هەوادانای ئەگەر کەسێکی بێت بەشداری بکات ژبەرک و ئەبروکە برادر و هەواڵێت مێت خوشتوی ئەوێت پەرلەمانتار هەمیت دەبەرا سلێمانی بوون و بەشداری کرین ئەم حەزکەین کەسانێت دەبەرا بەهدیناژ ئەف شەوە بەشداریە بکەم تایبەتی کەسانێک خوب یاخید بینن کەسانێک خوب دڵسۆز بینن کەسانێک خوب چالاکباندی بینن کەسانێک و ئەوێ دەسەڵاتی ڕەفزکەن ئەس بێژم نەبەس هەر ببنە کەسێن نەڕازی ئەتماڵە خودا و ناوبەرە چار دیوارەدا بەلکو وی دەنگی بینەش دەربە وی دەنگی بینەش دەربە وەرن باوبن ئەگەر هین ناوبن گازداژی نەکەن
بجاب تایبەتی دەڤەرا بەهدینا ئەس حەزکەم هەواڵەتمان بەشداریە بکەن تێلەفۆنەک هات ئەم دێوەگرین کەرەمکە کەکە یاسین سەرسەرێ من سەرچاوت من کەرەمکە سەرسەرێ من سەرچاوت من کەرەمکە طلب ورزت خود جهين ما همي مالبات وان زندانيا عبتهي هاتين دادگه كرن سپاس وجهه سفارتيه بوما وطبعا شوراش ابد خازيت زندانيات خازيت دربدريات خازيت هر تشتكي بيت خازيتن ويا بشين روجاكي كردستان كارزگاش دست با ظالما و نیارا و فاشستا هرچند همت گوتا ترک و فارس و عرب و فاشست بده ابروکه مالا بازان جدا کتن فاشست و ظالم طبعا راستی دهی روژا کارش بود هرچند گلک دمیجو کردی ده هاتیا 15 شباط هردن انجام روژ تراش بوینا و بویرت دو چه بوینا دهی جی اوجی او دادگه هاتیا که راستی بود جهه صاحب بلندان مهمیا که اوان توی ظلم و زوریه او کس همه توی شکلی دادگه کردن و هم هنوز زانیم او دادگه مسرحیت بویا و یا چکیری بویا بله با عالمه که دیار بکن بله با همچه خدان دادگه اجوره از طبیعی از اجوه زانم اجوه هرچند دادگه دانه بویما آنجیر از جدگیری بویما بله امزانین دم او حکمتانن او حکمت 468 و 69 تطبیق کن جاره او سامش تطبیق که بود كاك ياسين محكمة تشابو محكمة تشابو تقريبا حدود 2 ساعة دوننا محكمة تشابو محكمة جيشتي وصار شالو قريب مجي كاك مكي راستي لمخابن هرچند من دو محامي هبون وازل الفرا اشهاتك بتشتكي جدا بله حتى محكمة دهوكي از طبعا اكسادو ما دهوكي ومحكمة دهوكي يدمي رئيس محكمة كيبو قوتي بنجي قاسم او جهاري اومدي بويا اما انه كان الهافليري او المحكمه تمييز الهافليري از بعد كم كان انا بله يتشو محكمه تمييز طبعا ما ظنبوي بله ماني سي خريب كتو خلكي حكم كفش قصد ما ظنبي ولا شليت كاك مكي اوي تشه هلوسنين او دمير بن السلطه و دست حالاداریا مال محسن صالحی و بو و چند اندام قیادی پارتیال دهوکه اوی مروی از بسیج و سبب طبیعی باسته مال محسن صالحی از تحکم کرن و ضرر کمازان جی گهانده من و هرچند هم رئیس ولک جی بوره که بله از انسان اگه مسافراز بوم همیش کازانی از سرچه هاد مزمیندان کرن و از در کردن جلوه شیروانی و عیاز کرم و ما مستشوان اوه بونه راستی بونه سنبلک و بونه جه شانازیه بومه و بونه دبنه سبب روژکو گلکو گش کردستانی و سرحلدانک کردستانی راستی اوه نو اینا بیکرن و هرچند اوه هد لمدوبن و امده هد همجی بحثی واجی کم چوکی باشی جول فيرا سيستم مالا بازار اوه چه حکم نینه و او کسی سیندیج تخینیتن چه نجیر و مسعود و مسرور و او حاکمه همید دراوه چه اساس بونینه بالعکس اوه سیندین خون دوزاره بهنه کردستان سیندا دراوه خیانته سیندت خون دا خیانته بکن سیندت خون دا دراوه بکن يعني وانا ادوكات وسيندي بخوي حاكم وتربي بسيج وسبب ومروفا هرچند اجي بن يعني بتعذيبه بوست تعذيبه وبن اشكنجه والمكر يعني حتى مثلا عندك اعترافات وفلان ملح جوزيا بلا اولا ده هادم هوري كوبين قال مالبات توجي وده او دلما دوجي بن وام تقسيه جي قال نوكا وده بعدهم بيجي سابا چالاكيو حميدما وده رحناجي في حكمة جرين وده الفي قيادة جرين وده الفي بارت جرين وده بنا مال جرين وجه هل باش و خوش و بالکش اولو که مالا بازان خوری رش کرد دین و دنیا دا و کردستانه و همی عالم جو همی قنصلیه و همی سفارت جو العالم زانن او دهی بوی نیا راستو درست بو دجیوان انسانت راستو درست او حکمه سر چسباند و دا حکم کردن او چندانه مخابن جهه داخل او که پارتک رویش وازی اصلا چه محکمه نینن چه مؤسسات نینن فقط مالا بازان راد کتو دانیتن
وجا سیویدارم فقط اسد نادرش کم قال لك سیویدارم روج دهاتی مال بازان جو صبح كبيتا فون دو ده رو شل ده او دادگاه قال هيت او دادگاه ده هيت يانا زيكا وري راش بكاين وهذا مجد ام وري راش كاين وحتى دو يجي وصلاب وريز سپاسدت کم دست خوش حوالت تجاه حوالت برس ام سپاسی هوا همیت کن اما 2 ساعت در باز بون سر لایف ما 2 ساعت در باز بون ام ده چند دقیقه که دیمینین اگر پیونده کادی هات یا نه هات ام ده لایف دیمایگیش برکن 2 ساعت در باز بون ام سپاسی هوا همیت کن دست خوشیل هوا کن که هوا شیر کری وقت ما گویی مسئله تکنیکی جارا پیشوتی و تو من دو جاری که هات برین خلاتیش مبو نه ریپورت بون نه چطورش بون انشالله جارا کدی ولی نمید کرم که حجی سرچاوت مثل سلم کرم که سپاس جناب سپاس یا امی پارلمانتارا که سیاست مدار و روشنبینی کرد جناب و آخرتی خاصة بريز حوالي هجاو بركتي بريز سيدة دكتور كمال سيد قادري وسوفاسكي كمازن جبوتك وتأكد يعني مازن وزحمتك كمازن دخول ولا استاذة حقيقة سوفاسكي هميات كيني تكو زحمتي تخيشن وقهرة فا زندانية يعني يدخل أزكاز ناخد طريق بو حميد مع الباقي زندانية وهمي آزادی خواز و کرد پروره که استجنابه و اسکنجدانی بن تعذیبه و بن یاساییه مالا بارزان حقیقتا بس هم بلا همی بزانی که اف حکمی همی که عمرات کن یه ظالمانه همش بیرنه کن که تجاره که هجا رزدار تحسین قاضی يعني تحسين قاضية كما أظن هكو كشتي تحسين نايف هذا أول قاضي بكو قاضية كروشنبير وإنسان كمحترم وديندار الباقين تلاف تجبر حقيقتين يعني هذا أبدا ما تشتكي إني عمي جديدة في سيناريو يتهني كو قاضية تشني بيتن زي ظلمها وتعدايها الباقنا ما الله حقيقة الباقي إنسان يتهني الباقية حقيقة هذا تشتكي معروفة الدفوة كو ظلم وتعداي هر يا تبي معرض على نصينا وهذا الجيش بالهندي أم تجارة تحسين ناي تجيب ناكي رجع هذا تشتكي لك عادية أم أبد نارنا خارية أباش يعني في تمناتك كدتا مهمي آزادي خازك وأم هذا قضية المجدي وكيل نعم غصة تشتكي كو ما بيجي هذا وكي جيكا كيشانا كي وخلاصنا هذا دي محاسبة وايدة كلمة وبيت وانا بيتن او دي بارتن سربت ناخو وإلا أبدا وكي يجا دكتور كمالي قلتي او تفجح نابا من أوروبا زور سباس من جانا بيتا وهمي هفالي تشكدار بنو يلاقي في الشيب كانوا زور سباس سپاس داد کم حجی دست خوشیت داد کم حوالت هجا حوالت برس امده دیماهی که والله گلک تلفونت بس براستی جی کاک دقیقه الو 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 رو دیگه تنایت اوش آکرایی دیگه تنایت الو حوالت هجا حوالت برس ابدا خازه لبورینت کن يجبركو كاك راجدر وكاك ويليام اول سر 4 ساعات القلبن اول 2 ساعات اجي ما لايف بكر ام دي ماهي كرين لايف خو سپاسي هاوت كاين سپاسيا بجدالي هاوت كاين سپاس بوان كسا اوت لايف ما شير كري وبمنت خير دوباره بيجين برخدان سركفتن تيكوشان سركفتن وهر بجيتين